پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ و بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم کە خوای گەورە جارێکی تەمەنی پێبەخشین لەگەڵ هاوکارم کاک ڕیاز هاتوونێتەوە خزمەتان بۆی کە بەرنامەیەکی ترتان پێشکەش بکەین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆتان هەیە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ. تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتوە لە پەرئاوێزیشدا کۆمەڵی راپۆرت و زانیاری بەسوود. تەوەری یەکەمی بەرنامەکەمان گرنگی بابەتی وێنە و بابەتی هونەرە لە پەروەردەیان لە بزواندنی بەهرەی منداڵدا، بێگومان ناسینەوەی ڕنگ و وە کۆلێجیاکردنەوەی ڕنگ لای مناڵ یەکێکە لەو بنەما سەرەکیانی کە پێویستە دایک و باو گرنگیەکی زۆری پێ بدەن، بەڵام لە خۆناغەکانی پەروەردە و فێرکردندا تا چەند وانەی هونەر یان بابەتی وێنە و گرنگی وێنە چه گرنگیەکی بۆ منداڵ و پەروەردەی مناڵەیە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرنگیدان بە بابەت و وانەی ژینگە لە پرۆگرامی خوێندندا، کە ئەمەش یەکێکە لەو بنەما پەروەردەیانەی کە پێویستە منداڵ هەر لە سەرەتای خۆناغەکانی خوێندنیەوە ژینگە بە دۆستی خۆی بزانێ و هەوڵی پاکڕاگرتن و پاراستنی ژینگەکەی بدات. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر یارمەتیدانی خەڵکی هەژار و فەقیر لە کۆمەڵگەکەمانە کە بێگومان بەهۆی ئەو جیاوازیە چینایەتیەوە کە کەوتۆتە نێوان کۆمەڵگە پێویستە هەمیشە دەوڵەمەنەکان دەستگیرۆی خەڵکی هەژار بکەن و ببنە مای زەردەخەنە و ئاسوودەیی و کامەرانی و ژیانێکی خۆش بۆ خەڵکی هەژار بە تایبەت بۆ منداڵان کە هەستێکی ناسکیان هەیە کاتێکە بینن دایک و باوکێکی هەژاریانێ. ئەمانە ئەو تەوەرە سەرەکیانەی بەرنامەکەمانن کە ئەمڕۆ پێشکەشیەوە عزیز و خۆشەویستیەکەین و ئومێدەوارین تا کۆتایی بەرنامە بینەری بەرنامەکە و تەواوی پرۆگرام و تەوەرەکانمان بن. وەگەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان و لەم کەشە پاییزیەدا بزانین کەشوهەوا چیمان پێ دەڵێ. بینەرانی عزیز، بڕگەی یادەوەریەکێکی تر لەو بڕگانی کە هەموو جارێک لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە ئێوەی ئازیز ئاشناکەین بۆ ڕووداوە گرنگانی کە لە ڕابردوودا ڕوویانداوە، کە میشە بزانین لە بەرواری 26 نۆی ساڵانی ڕابردوودا چی ڕوویداوە. ئەمڕۆ باپێکەوە لە بڕگەی یادەوەریدا بینەری بین. هەشتی نۆی ساڵی 1985 کۆچی دوایی نووسەر و خەباتگێڕی گەورەی خۆڕاگری کورد و چیرۆگنووس و ڕۆژنامەنووس مامۆستا حەسەن قزڵچی ناوبراو لە 15 نۆی ساڵی 1940 و لە گەرمەی جەنگی جیهانی یەکەم لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە تەمەنی منداڵیەوە لای باوکی و بەشێک لە مامۆستایان خوێندنی شەرعی حوجرەی خوێندووە. لە بنیادنان و دامەزراندنی کۆماری مەهابەت بە پێشەوایەتی قازی محەممەد ڕۆڵی کارای گێڕاوە. مامۆستا حەسەن قزڵچی ساڵی 1983 لە ئێران دەستگیر دەکرێت و دوای ماوەیەکی زۆر لە ئەزیەت و ئازار
بۆ ماوەی 2 ساڵ لە زینداندا و بە هۆکاری نادێر کۆچی دوایی دەکات کە لەو کاتەدا تەمەنی 71 ساڵ بووە. مامۆستا حەسەن قزەڵچی یەکێک بووە لە نووسەر و زمانزان و وەرگێڕە لیاتوەکانی میلەتی کورد و لە بزەفی ڕۆشنگەری گەلی کووردا دەست و پەنجەی دیارە، پێکەنینی گەدا و ئاشتی خوازی لادێ و پەیمانی دوولایی و تیۆری ئەدەبی و زاراوەی سیاسی کۆمەڵایەتی لە بەرهەمە دیارەکانی مامۆستا حەسەن قزەڵجین. 28 نۆی ساڵی 1970 کۆچی دوایی سەرۆکۆماری میسر جەمال عەبدولناسر ناوبراو دووەم سەرۆکۆماری ئەو وڵاتە بوو لە دوای حکمی پاشایەتی و یەکێک بوو لە شۆڕژگێڕانی شۆڕشی 1952 بۆ کۆتایی هێنان بە حکمی پاشایەتی و مەلیک فاروق لە وڵاتەدا بە یەکێک لە سەرکردنەتەوەیەکانی عەرەبدا دەنرێت. ڕۆڵی خراپی گێڕا لە سەرکوتکردنی ئەندامانی ئیخوان الموسلیمین و زیندانیکردن و شەهیدکردنی سەدان کەسایەتی کاریگەری ئیسلامی هاوشێوەی سەید قوتب و حەمیدە قوتب و زەینەب غەزالی. 28 نۆی ساڵی 1970 هەمان ڕۆژی کۆچی دوایی جەمال عەبدولناسری سەرۆکۆماری میسر ئەنوەر ساداتی جێگری ناوبراو بووە سەرۆکۆماری ئەو وڵاتە و جەڵاوی حکمی گرتە دەست و تاکاتی تیرۆرکرانی لەلایەن خالید ئیسلامبولیەوە سەرۆکۆماری میسر بوو. 28 نۆی ساڵی 1935 لە دایکبوونی گەورە زانا و مفتی ناوداری سعودی و موسڵمانان شێخ ساڵح فەوزان ناوبراوێستا لە ژیاندایە و تەمەنی 85 ساڵە مامۆستای زانکۆیە لە سعودی و یەکێکە لە دامەزرێنەرانی هەیئەی زانایانی موسڵمان. 28 نۆی ساڵی 1924 کۆچی دوایی شۆڕژگێڕ و کەسایەتی دیار و ڕۆشنبیری کورد عادیلە خانمی خێزانی وەسمان پاشای جاف و دایکی هەریەک لە ئەحمەد موختار جاف و تاهیر بەگی جاف هەروەها شایانی باسە کە لە دیوەخانی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیریدا جێدەستی دیار بووە. بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر گرنگی وە کاریگەری بابەتی وێنە و ڕنگ و هونەر لای منداڵ بێگومان تەواوی شارەزایان لەسەرەوە کۆک و ئاوڕان کە منداڵ لە 7 ساڵی یەکەمیدا کە ئەمە لە فەرموودەی پەیامبەری پێشەواشدا ئاماژەی پێکراوە بۆ 7 ساڵی سەرەتا مێشکێکی وەرگری زۆر عەجایبی هەیە لە ناسینەوە و لە هەڵاوێردنی شتە باش و خراپەکانی ژیانی و ئەگەر دروست بێ ئەم قسەی هەچەند شارەزایانی دەرونی ژامەش پێ بکەن کە منداڵ هەر لەو 7 ساڵی سەرەتا وەکو کوڕێکی سەناعە وایە دایک و باوک گەر بیانێ بە ئاراستەیەکی زۆر باش دەتوان بیشێرن و قاڵبێکی زۆر جوانی لە دروست بکەن. بۆ قسەکردن لەسەر بایەخی وێنە و ڕنگ و هونەر لای منداڵ و دایک و باوک هەر لە ئێستەوە بەتایبەت لە ڕەوزە و دایەنگە و لە قۆناغی سەرەتایی و بنەڕەتیەوە چۆن بتوانن مناڵێکی هونەردۆز مناڵێکی ژینگە دۆز کە بتوانێت لە ڕێی ڕنگ و کاری دەستیەوە بتوانێت ژینگەیەکی جوان دیمەنێکی جوان یا هونەرێکی جوان بنەخشێنێ پێویستە دایک و باوک چی بکەن و ڕێکار و ڕێنمایی و پەروەردەیە کامێکە پێویستە دایک و باوک لەو بادەیەوەی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرچڵ شەوقی سەرپەرشتیاری پەروەردەیی و شارەزای بواری هونەری و ئەدەبی مناڵانمان کردووە. مامۆستایگیان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئەمەدەکەم خۆشحاڵ بووم سوپاس بۆ بیدەریە. بەهرەی منداڵ لە خۆشویستنی هونەر و ناسینەوەی ڕنگ و کێشانی مناڵ لە کەیەوە سەرەڵدا خەڵکێک پێ وایە دەبێ بچیتە هونەرە جوانەکان و لە تەمەنی زانکۆ اینجا لە کێشان و لە ناسینەوەی ڕنگ و لە وێنە کێشاندا اینجا بەهرەکەت دەبزوێ ئایا ئەمە شتێکی ڕاستە یان کەی ئەو بەهرەیە دەرەکەوێت. هەموو شتێک لەگەڵ گەشی مناڵە مناڵ ئەو کاتێک کە توانی قەڵەم بگرێت تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵ بارەکە لەو کات دەست پێکات. بەڵام یەکەم شت کە شتێکە گرنگە دایک و باوکان ئەبێ دایک و باوکان یانی جوێشی بۆ ئەو مناڵە بڕخسێنن کە ئەو مناڵە بتوانێت زیاتر گەشە بەبارەکەی بە مناڵ هەیە مۆسیقا هەیە بەپی تەبیعەتی مناڵە بۆ نمونە ئێستا مناڵی کچ حەزی بە وردەکاری ڕازانەوەیە بەڵام مناڵی کورد مناڵی کوڕ زیاتر کە ئیشەکە ئینفعالیتیە زوو تاقەتی لە ئیش کەواتە ئەبێ باوک و دایک ئەم جۆ بڕسێنن ئەمیش بۆ چەند خاڵانەیە کە مناڵ قسێک ئەکات ئەبێ باوک و دایک گوێی لێ بگرن نابێ قسەی پێ ببڕن تونند و جیژ لە ماڵە نابێ بێ شێوەیەک هەوڵ بری لە ناو تووڕە نەبێت ئەمەوانی تۆ قسەمەک ئەمانە مناڵ بەرەو هەڵدێرە بە
کەواتە ئەبێت جێوێشی پەروەردەیی جوان و ڕۆحشیرینی لەگەڵ مناڵە پێک بێنێ چونکو مناڵ خامەیشی پاکە ئێمە بزانین چۆن لەگەڵ ئەو خامە پاکەیە هەڵسوکەوت دەکەین ئەویش بە ئەرێنی باوکو دایکان چونکو ماڵ قوتابخانەی یەکەمە خوڵقاندنی جێوێشی هوەری جوان لەبار لە ماڵەوە ئەنجا بۆ قوتابخانەی دووەم کە باخچی مناڵانە دوای ئەوە قوتابخانە مناڵەتەکانە کەواتە دایک و باوکان ئەبێت هاندەی تەواو بن زائیدەن ئەو باریکە لە مناڵەیە مناڵ بۆ متوە لە ماڵم تەپڵ هەیە مۆسیقا هەیە بۆیە هێشتێ سی ئەو مناڵەکە چ شتێک بەلای حەزی پێگە چ شتێک زیاتر کە بێتاقەتی ناکات کەواتە تۆ باری مناڵەکە هەر لە سەرەتایی کە فامەکاتەوە 3 بۆ 4 ساڵ جەورەوە تا ئەگاتە 7 ساڵ بۆ خۆ فەرمووت لە 7 ساڵیە ئەو مناڵ زیاتر بیری نمو ئەکات و زیاتر حەز درک بەشتەکە درک بەڕەنگەکە درک بە ئەمە بۆیە ئەمە قەڵەمە ئەمە کەواتە مناڵ بۆ شێوەیە پەروەردەکرێت باشتریشە و بیرمان نەچێت و ئەشیڵێمەوە دایک و باوکان ماڵ ئەبێت لە پێش هەموو کەسێکەوە هاندەری ئەو مناڵە بن یاوەتە جوێشی بخڵکێنێ کە چووە قوتابخانە ئەو جوەی مامۆستای بزانێت ئەو مناڵ حەزی بە چییە بەڵام بەداخەوە کەمی مامۆستای هوندەر لە قوتابخانەکانە یان کەمی پسپۆڕی هوندەر قوتابخانە ئەمە بۆتە کێشەیەک بەڵام ئێمە هەوڵمان داوە ئەو قوتابخانەی کەوا دوو مامۆستا مامۆستایانەیە بتوانین ئەو قوتابخانە پڕکەینەوە کە مامۆستای هوەریان نییە بۆی ئەو قوتابخانانی کە مامۆستایان نییە ئەو بەهریان نەبرێ مناڵان زۆر باشە مامۆستاوە ئەرکی دایک و باوکە لە ماڵەوە دەبێت توانای منداڵ بەرجەستە بکەن لە چه بابەتێکا بە تایبەتی کە حەز و خولیای هەیە بەڵام ئایا ئەرک و بەرپرسیارەتی وەزارەتی پەروەردە لە ڕوویەوەی کە کاتێکە قوتابی یا منداڵ یەکەم پێ دەخاتە ناو لە باخچەی ساوایانەوە بیگرێت تا قۆناغەکانی سەرەتاییش کە تەواو دەکا دەبێت منهەج چۆن گەشە بە بوارە تایبەتەکەی و منداڵە بدا کە حەزی بە هونەرە یا بە وێنە کێشانە یا بە خۆشنووسیە بە تایبەت ئەگەر سەرنج بدەیت وەک لە پەراوێزی بەرنامەکەشە قسەمان کرد لە پێش دەستپێکردنی بەرنامەکە لە هەندێک وڵاتە خۆشنووسی بە تەناوخی وانەیەکی تایبەتە بەڵام لای ئێمە ینی ڕەنگە مامۆستایەک بە حەز و خولەی خۆی لەگەڵ قوتابیە قسە بکە یا خۆت ئیشی لەگەڵا بکەبووی کە دەسوخەتی جوان بێ گەرناوانەیەکی تایبەتی بۆ تەرخان نەکراوە بڵێ طبعا بۆ ئەمەی بەڕێزە تا ئێستا منهەجی تەواو بۆ هوندە نەکراوە بەڵام من خۆشبەختانە بۆ قۆناغی 1 بۆ 6 منهەجێکم داناوە وەکو پلانێکی ساڵانەی مامۆستای هونەر ئەو منهەجە بە زۆر قوتابخانەکان داوە هەتا نوسخە نردوو بۆ وەزارەت ئەوان دیراسی ئەەکەن لە هەوڵی ئەوەیان کە هونەر وەکو کتێبێکی هەبێ شتێکی هەبێ بەڵام ئەبێت ئەو کەوتە سەر مامۆستایە خۆی ئەو مامۆستای بزانێ ئایا بۆ قۆناغی 1 چ شتێک باشە قۆناغی 2 قۆناغی 3 قۆناغی 4 بزانێت کە مناڵ لە پۆلیەکە دووە دەست و خامەی باش پێ نەگەیشتووە ئەو بۆ یەک باتێ سا بۆی باستیل چونکم زۆر بەدەستایەت بەدەست پەنجایەت ئەوە بۆ مناڵ بۆ قۆناغ 1 و 2 تا 3 باشترە بەڵام 4 و 5 و 6 ماجیک چونکم ماجیک وشکە مناڵ زوو دەستی ماندووە بێت کەواتە ئەبێت مامۆستا هەستێکی هوەری پەروەردەیی باشی هەبێت لەگەڵ ئەو قۆناغی بگونجێ سا بوون من ئەو منجی کە دامناوە لە قۆناغ 1 و تا 6 مناڵ لە پۆلێکە چی بێت ڕنگ بناسێ مامۆستا بە شێوەی بە سەوز و دەست بەشین دەست بەسوود یاری بەڕەنگەکان ئەناسێتەوە دوای ئەوە بۆی دەستی بێتەوە وێنەی سوارگۆشە لاکێشە ئەمانە هەمووی وێنەشە ئەنجا دوای ئەوە لە شێو ئەندازیەکانەوە بەرەو شێوەی شکڵ وێنەی گوڵێ بکە گوڵ چۆنەکەی گوڵ بازنەیەک بە دەوری ئەو بازنەیە مەزبوعی گەڵا هەڵەپەڕێت شتەکەی لاشی نەکەی وێنەی گوڵ باشە بەڵام پێویستە کە مامۆستا ئەو بابەتە کە بە مناڵێ وێنەی گوڵی پێشە پێویست ئەو بابەتە ببەستێ بە ژینگەی ڕۆژانەوە بیبەستێ بە دەرسی جوغرافیاوە بیبەدەستێ بە دەرسی کۆمەڵایەتیەوە گوڵ سوودی چییە گوڵ بۆچی باشە تر وردەوتە بیهانجوڵێنێ بەڵام ئەوەش نابێ مامۆستا ڕاستەوخۆ بەس خۆی قسە بکات و بوار بەتە لە بەنەیە چونکم ئەگەر مامۆستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بواری مناڵەکەیە مناڵ دەڵغەلەیە مناڵ خیاڵی ئەڕوە بەڵام لەگەڵ باسکردنی وانەکەیە مناڵ بەشداری پێ بکات ئەو مناڵ زیاتر گۆشەگیرن ئەو مناڵ زیاتر کە لە دەرسە مامۆستا قسە ئەکا و دەڵغەلی ئەیە مەرجنیەک هەر ئەو قوتابی کە دەست هەڵبڕێ ئەواستێنێ با گرنگی بە هەموو بدات نەیەڵێ جیاوازی تاکەسی دروست بێت یعنی بە شێوەیەک بە ڕۆحشیرینی و بە ڕۆسوشی مامۆستا بەدەستخۆشی مامۆستا ئەمانە دروست بێت زۆر باشە مامۆستا ئایا ڕەنگە هەندێک دایک و باوک بڵێن باشە کێشانی وێنەیەک ڕەنگە ئامانجێکی باش نەوێ بۆی کە منداڵەکەم تەنافێری وێنە کێشان بێ ئایا ئێمە چۆن
بمانەوێ یا چۆن دەتوانین حەز و خولیای قوتابیەکەمان منداڵەکەمان لەسەر ئەو وێنەیە دەیکێشێ یا ئەو فکری کە لە خاڵەتی ئەو گرفتی کە هەیەی لە ناو وێنەکانە تعبیریان بکەێت. تەمە مناڵ ئەو شتە ناکە کە ئەیناسێ، ئەو شتە کە ئەیزانێ. بۆ نمونە ئەو شتێک کە دۆڵبرێتی وێنی باوکێکە سەرێکی زلیاتێ، وێنداژێکە قەڵافەتێکی هاتێ، کەواتە مناڵ ئەو شتانە ئەکا کە ئەیزانێ. ئەویشی بە خوڵقاندنی ئەو جەوەی کە بۆ مناڵ کرا بە دەستخۆشی و ڕۆحسوشی تەواضعی مامۆستا دەستخۆش ئافرین. بەڵام مامۆستا ناڵێ چونکە مناڵ مەسەشی باش پێ نەگەیشتوە ناتوانێت دەموشایە بکاوکو خۆی، ناتوانێت بێن سێوێ پرتەقاڵێک میوەیەک یان ڕێنمایەتی سوپاو خۆی، چونکە مەچەکی مناڵ باش پێ نەگەیشتووە. مامۆستا بێت و دەستە خۆش بێ ئەم ڕەنگە جوانە وا بکەی باشتر ئەبێ. بەش شێوەیەشتی کەش کە زۆر گرنگە مامۆستا نابێ وێنە لەسەر تەختە بۆ مناڵ بکات و بەڵێ ئێوەش کۆم بیکەنەوە، چونکە بۆ ئەو مناڵە و توانایی نییە کە ئەو توانایی نییە ئەو توانی کە ڕستمە بکات کەواتە من فێر نابم و بارەکەی ئەمرێت. کەواتە ئەگەر مامۆستا وێنەکەشی بۆ کرد پێویستە بیستڕێتەوە لەسەر تەختەکە بۆی مناڵەکە بیری فراوان بێ. سا بەڵێ بۆ مامۆستاڵێ وێنەی درەختێ بکە، بەڵام ئایا درەخت سوودی چییە؟ ئەمانە هەموو پێشپشان بە بەڵام درەخت نوعی هەیە. مناڵی حەزی لە داسنۆبەرە، هەیە حەزی لە ژێزە، کەواتە درەخت بە هەموو شێوەکانیەوە. بەڵام مامۆستا یەک شوێ پیشانەیە بۆی کە ئەو بیری ئەو مناڵە فراوان بێ لە دوای مامۆستا بڵێ چێ درەختی بینیوە، شێوەکە سووەری بین پێش چاوی خۆی، درەخت شێوەی چۆنە؟ وەڵام مامۆستا لە شێوەی ژمارە 11 7 کڵاوی سەری و بیکە بەو شێوێ وێن درەختێکێشی. باشە درەخت بۆچی باشە؟ بەو شێوەی نییە وردە سەرنجی مناڵەکان ڕاکێشێ بەرەو بابەتەکە کە سەرنجی ڕاکێشان دوای ئەوە تا 20 دقیقە مامۆستا بە هیچ شێوەیەک نابێت بە هیچ شێوەیەک ئەو مناڵە قسە بکە، بۆ نابێ مەشغوڵیانکە بۆی ئەو مناڵە بیر و هەستی خۆی بکاتە سەر ئەو وێنەیە. کە بی قسەی قسە وێنەکە لەگەڵ ئەوەشە مۆسیقایشی هادی، بەڵام نابێ کاریگەری بێ بۆ پۆرکانی بکە. بۆ کە پۆلی کە جوان نە مۆسیقایە بوو یا جوان لە گۆرانیشی مناڵەکان بوو ئەوان دەرسی کە ئەخوێنن ئینگلیزی خوێنێ عەرەبی خوێنێ خەیاڵی ئەڕوا، کەواتە مامۆستا ئەو مۆسیقایی بۆ ئەو پۆلە بێ جا خۆشە ئەو مناڵە لەگەڵ گوێگرتنی مۆسیقای وێنەژە کێشێ. زۆر باشە مامۆستا جاران گۆڤار و ڕۆژنامەکان کۆمەڵی وێنەیان دانای و بە بەراورد بەمە ڕەنگی بکەرەوە یام ئەم چۆلەکەیە بگەینەرەوە هێلانەکەی خۆی یان بۆ نمونە زۆر جار کۆمەڵێ شت مێشک بزواندنی منداڵی تیابوو لە ئێستادا تەکنەلۆژیا و ئایپاد و مۆبایل یاری ئەلکترۆنیەکان و ئەو بابەتانی کە مناڵی ئێمە خۆی پێوەگرتووە بە جۆرێک ئەتوانین بڵین ئالوودەبووە پێوە تا چەند بەهرە و مێشک بزواندنی مناڵی ئێمە مراندووە و دایک و باوک لە بری ئەوەی کە کۆمەڵێ گۆڤار و کتێب و ڕۆژنامە و شت بێنێ کە یەکتر بڕین و مەتەڵ و وتەی بە نرخ ئەم شتانە فێری مناڵەکەی بکە ئایپادێکی داوەتە دەستی تا چەند ئەم یاری ئەلکترۆنیانە و ئایپاد و مۆبایل مراندنی هەست و گەشە و بەهرەی منداڵن لە مێشکیدا. وەڵڵا زۆر بەداخەوە زۆرجێک ئەسەفە ئەوەی ئایپاد و مۆبایل و ئەم شتە ئەتوانی بۆ مناڵی کردووە کەس بە کەسی نەکردووە. یعنی بەڕاستی ئایپاد و مۆبایل کە کەسایەتی کومەڵی مناڵی کوشتووە. ئەچیتە ماڵێکەوە مناڵەکە لە باتووی کە بێت لەگەڵ باوک دایکی قسە بکە مەشغوڵ بەشغوڵی بڵێم ئەم مۆبایلەیە مەشغوڵی ئایپادە، کەواتە ئایپاد کاریگەریشی زۆر سلبی بۆ مناڵ هەبووە. یعنی بەڕاستی کەس بە کەسی نەکردووە چون بەڕاستی ئایپاد و مۆبایلمانە زۆر ینی کارگەری خراپی بووە حتا بۆ چاو یعنی تۆسی ئەو مناڵەکە بدەی پێیە ئەوە بۆ چاو تەماشایەکە کاریگەری بۆ پشتی بۆ فەقاتی پشتی بۆ چاوی بۆ دەستی بۆ مێشکی. یعنی بەڕاستی بۆ جار ئێستا مناڵی زیاتر بەلای خوێن ناکەمەچن بۆ ئێستا نسبەتی لە جا کەمترە هەمووی ئەم ئایپاد و بڵێم مۆبایلەیە ئەوەش کاریگەری باوک دایکیەیە. مەرج نییە مناڵ هەشتێکی بۆ تۆ بۆ جێبەجێکەیت مناڵ ئەڵێ ئەو شتە بێت با بگری قەچێک کە گریا دوێ ئەو بە شتێک ئەوەسی کە واسە دوای بیرێتەوە. بەڵام ئێستا کە جی داخیشە کە بۆشی ناکڕیت کۆمەڵی دوکان کراوتە گەڕەکانە ئایپاد و نازانم پلی 4 پلیستیشن ئەمانە ئەچن 500 ناریە چیت ماشی ئەوواکە کەواتە ئەمەش بۆتە خاڵێکی زۆر لاوازی کۆمەڵ. بەڕاستی حکومەت بەپرسیارە لەم حاڵەتانە پێویست ئەو دوکانانە نەیەڵێت یعنی تۆ مناڵ بەرەو هەڵدێرە بات. بەڕاستی چ شتێک چارەسەرە بۆ ئەمە گۆڤار ڕۆژنامەکان ئەو شتانی کە لەگەڵ علی مناڵە بێسە وەرە کوڕم ئەمە ڕسمی چۆلەکەیەکە پڕیکەنەوە کوردستان ڕەنگا و ڕەنگە ئەمە شاخ و داخی کوردستانە یعنی تۆرە بە یان چەشی داروبەردیواتن ئەم سرودە لەگەڵ ئەو مناڵەیە لەگەڵسی ئەو مناڵەیە بکە مناڵە چەند سوودەکەشی داخۆشەویستە خوایە وەتەن ئاواکەی چەند ڕی ڕشیدینە لەگەڵ ئەو گۆرانیە کە سرودێکی ژمێ زۆر خۆشە بەڕاستی ساڵانێکی زۆرتاوە هەتا ئێستا ئەو سرودە وەکو زێڕ وایە لەسەر زمانی هەموو مناڵەکەیە زمانی ئێمەشایە. زۆر باشە ببوورە تا چەندە
قوتابی یا منداڵ دەتوانێت لە ڕێگەی وێنەکانیەوە پەیامەکانی خۆی بگەێنێت چکە زۆر جار کاتێک کە دەروناسێک یا کۆمەڵاسی لەگەڵ قوتابیەکەی دادەنیشێ لەو وێنانی کە دەیان کێشێت و دایانێنێت لەسەر مێزەکەی خۆی تعبیری ناخی منداڵەکە وەردەگرێتەوە گرفتێکی خێزانیان هەبێ گرفتێکی لە قوتابخانەکە یا هەبێ یا خۆچی تا چەندە مناڵ لە ڕێگەی وێنەکانەوە پەیامەکانی ناو مێشکی دەگەیەنێت ئەمە بەڕاستی ئەمە گەورەی پامەگەێنێ ئەم قسەی بەڕێزەکە کرد ساڵی 2000 میلەکەوێتەوە چوومە باخچەیەکی مناڵان کە سەپەرشتیار بووم مناڵێک چاوێکی زەق دەم و چاوێکی دەم بە هاوار ڕەنگی سوور ئەم مناڵی کێشەیەکی هەیە وتم مامۆستا پێی بڵێ باوکە لێ دەیە وتی هەموو شەی باوکم لێمانەیە وتم قەین ئەم مناڵە بۆ لە مناڵە ئەیە وتی ئەمەشی وتی باوکمە ئەمەشی ئەمە خۆم ئەگرین دەم بە هاوارم باشە بۆ باوکم هەموو شوێک دوو ڕۆیەکە ئەم شتە وتی ڕۆژە سپیەکە ئاخواتەوە ئەکەوێتە لێن مناڵەکەن کەواتە ئەو شتانی کات وێنەی کێشا بوومەوە بەڵێ وێنەی باوکی دەموچاوێکی زەقی یا بووە وێنەی خۆشی دەم بە هاوار یعنی خۆی ئەگریا لەگەڵ ئەو ڕەنگی زەق ئەو مناڵە کێشەیەکی هەیە وتم کێشەکە بە چێ زانیم بەڕەنکەیە چوو سەیریکە دایمەن ینی مناڵ کە ڕەنگی سووری دانا ڕەنگی مۆر ڕەنگی پرتەقاڵی دانا ئەمە ئەعساب هیلاکە ینی مێشتی مناڵ ماندووەکە بە مناڵ کێشەیەکی هەیە وتم بانیکەن بە مامۆستاکەی وقتە توێژەی کۆمەڵی وشان نەبوو لە باخچەکە نەبوو وتم پێی بڵێ ئەم مناڵە تۆ کێشە چییە لە ماڵەوە چی لێ دەیە باوکە لێ دەیە برا لێ دەیە خوش لێ دەیە وتی بەس هەموو باوکم بەس بەتەنیا هەموو شوێکی لێمانەیە لە هەمومانەیە بۆ لێتانەیە چیتان کردووە مامۆستا هیچ هەڵمان نەخواردووە وتی شتێکی سپیکە خواتەوە ئەکرێتە لایانی ئێمە کەواتە ئەو شتێکە باوشی پێی بێهۆشە بێت و پیسە خۆشە بێت لۆڕی ئێوە کەواتە ئەو کاری بۆ مناڵە هەیە ئەو شتێک تحریم کراوە لە دینی ئیسلامەکە کە شتێکی زۆر ینی تافیە کاریگەری بەسەر ئەو مناڵەش هەیە هەنی گرنگەوە لە ڕێگەی هونەرەکەەوە پەیامەکەشی گەیاند بەڵێ یان مناڵ هەیە بۆ نمونە شتێکی کەس بڵێن ساڵی 92 پێشانگای کرایەوە دوای ڕاپەڕین یاەوەی بۆ 92 مناڵانی سوید و نەرویج لەگەڵ سلەیمانی مناڵی سلەیمانی چووکم تازە ڕاپەڕین بوو پێشتر لە جەنگ و ناخۆشی و لە نەهامەتی و لە خوێن و چەک و شتانیا بوون ڕەنگی ئۆنف سوور پتەقاڵی دەم بە هاوار شتانی تیا بوو بەڵام مناڵی سوید و نەرویج چووکم لە جێوێکا بوون ناخۆشی نەبوو لە وڵا ئاسابیان سارد بوو ئاشتی هێمنی ساڵانێکی زۆرە باڵی بەسەدا کێشاوە ڕەنگی سارد شینی کاڵ مۆری کاڵ و نەوشەیی سەوس ئەمانە دەی بەشێشە بوو کەواتە کاریگەری مناڵ زۆر دەوری هەیە حتا دەرکەوتووە ئەڵێ توێژە دەرونیەکان مناڵ چۆن لەسەنجێنن بە تابلۆیە حتا ئێشتی کەش ڕۆژە خوێنمەوە برادێکیشمە لە نەمسایە مۆسیقەژەنە ئەڵێ من مۆسیقەژەنم لە نەخۆشخان دەرونیەکان وتم چۆن وتی ئەو مناڵانەیە ئەو کەسایەتی یاریکردن نەخۆش دەرونیان هەیە ئەو مۆسیقایە کاریگەری دەرونی هەیە بۆ چاکبوونەوەیان کەواتە چ مۆسیقا چ ڕەسم کاریگەری هەیە مامۆستا ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا باز لە گرنگی و کاریگەری و پەیامداری و ئامۆژدارەتی وێنە و ڕنگ و ناسینەوەی ڕەنگەکانەکەین لەلایەن منداڵەوە لەوە چێ دایک و باوکێک بڵێ گرنگی وێنە کێشان چییە گرنگی ناسینەوەی ڕەنگەکان چیە یا بۆچی پێویستە مناڵەکەم ببێتە هونەرمەند مەبەستمان لە هونەرمەند خۆشەویستی ژیان و پەیامدارەتیە نەگەم مەبەستم وەکو هونەرمەند لایەنە گشتیەکەی نییە بۆچی پێویستە یا دایک و باوک ئەپرسێ بۆچی پێویستە منداڵەکەم هونەرمەند بێ و هونەردۆز بێ و هونەرناسێنەرەوە بێ من بۆ ئەو پرسیاری بەڕێستان شتێکی بێش چاوی دایک و باوکان ئایا لە ماڵەکەتانە فەرشەکەتان سادە بێ جوانە سفرەکەتان ڕەنگاوڕەنگ نەبێ جوانە پەردەی ماڵەکەتان هەر سادە بێ جوانە یان ڕەنگاوڕەنگ بێ ماڵ بە چیوە جوانە بە ڕەنگەوە جوانە چون کوردستان ڕەنگاوڕەنگە کوردستان ینی بەڕاستی من شاخ و داخ و سروشتی کوردستانی کردبە هونەرمەند جوانی بۆ کەچوو لەگەڵ ماڵەوە کە مناڵ بکەچین بۆ تابگەی زەڵم بۆ ئەحمەداوە بۆ شەقلاوە بۆ مەسیف ئەمانە بەڕاستی زۆر سەرجی ڕاکێشەین یان بینینی کەلەپور جاجمێکە بینی کۆمەڵی ڕەنگی تایە ئەو ڕەنگە سەرنج ڕاکێشێ یان تۆ کتێبێکە بینی ئەگەر ئەو کتێب بە سادەیی بێت ڕەنگی تیانە بێت خەتێکی خۆشی تیانە بێت ڕادێژێکە بیکڕی کەواتە جوانی سروشت جوانی ناوماڵ جوانی ڕانکان ئەمانە وامالێکە کە ونەرمان خۆش بێ یان بۆ هونەر زمانی جیهانیە چون مرۆڤ پێشەوەی فێری قسە بێت توانێتی بە وێنە تعبیر لەو ژیانی خۆی بکات
یعنی بۆ نمونە لە ئاشکەوتەکانە کاتی خەوچیان کرد وێنەی کۆمەڵی ناکرد گیانەبەری دڕندیانە کرد بۆی بۆ شێوە یان کەسێ بەشم شێرێکەوە بۆی گیانەبەری دڕندەکە ئەو وێنەی بینی نزیک ئەوش کەوتە نەکەوێتەوە کەواتە هونەر لە کۆنەوە پەیامی خۆی پێکاوە زۆر باشەوە زمانێکی جیهانیە دەرفەتی کەوتۆمان نەماوە زۆر سپاس بۆی کە لەم تەوەری بەرنامەدا لەگەڵمانە بووی بەرنامەکەت بۆ ڕازانانی و سپاس بۆ ئامادە بوو زۆر بەخێر منی سپاسانەکەم بۆ ئەم دەخسەسان هەر بەژین مەمنونتانم زۆر ڕێزا خۆشحاڵی جەنابتین زۆر سپاس دەکەین بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. پامنێرمان وشار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین لەسەر کۆتاییاتنی خولی قورئان خوێندن لە ئەنجومەنی شارەزوری کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیارە سەرجەم ئەنجومەن و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی پشووی هاوینەدا خولی جۆراوجۆری پەروەردەیی بە تایبەتی کە تێیدا قورئان خوێندن بووە درێژیان پێداوە لە پشووەکەدا و لە کۆتایی پشووی هاوینەشدا کۆتاییان بە خولەکانیان ناوە لە مەراسیمێکی خنجیلانەدا ڕێزلێنانیان بەخشیوەتە قوتابیانیان. با پێکەوە بینێریەوە ڤیدیۆی ئەنجومەنی شارەزوری کۆمەڵی ئیسلامی بین. He was Muhammad sallallahu alayhi wa sallam. Muhammad, mercy upon mankind, teacher of all mankind. Abul Qasim, ya Habibi, ya Muhammad, ya Shafi'i, ya Muhammad. بەلای خی گەورە ئێمە وەک ئەنجومەنی خوشکانی قەزای شارەزۆر هەڵسان بەکردنەوەی خولێکی دوومانگا لەژێر ناونیشان و نازناوی خولی ڕاشن کە تێدام خولا لە 150 خوێندکار پێکاتبوو و مامۆستایانی ئەم خولەش بە خۆبەخشی وانایانەوتەوە. وانەکانیش سەبارەت بە خولی فێربوونی قورئانی پیرۆز و هەروەها تەجوید و منداڵی مسلمان چی دەڵێت و فقی ئیسلامی هەروەها پەروەردەی منداڵان. وەتەی دامە لەسەر ئستێ ئاست باوڵین ئەندامەکانمان دابش کردو یاخود قوتابیەکانمان دابش کردو پلیس ئەندامی سەرەتایی یاخود ئاستی سەرەتایی و ئاستی ناوەند و هەروە ئاستی پێشانگ. قورئانەکەم وەکەورەکان بەگوێ جیهان دەگرمێنێ چرایەکە تاریکایی لە گشت دنیا دەتۆرنێ قەڵغانێکا شمشێری گشت کوفری سەردەم دەوەستێنێ کاروانێکا بێکۆتایی ڕێبوارانی دەگەێنێ کەواتە دەی خوشکانم باتێ کۆشین لە پێناوی بیکەین بە دەستوری ژینمان تا تێرابین لە کامیاوی یاسای قورئان بناسێنین لە کوردستانی خوێناوی یاسای قورئان بناسێنین لە کوردستانی خوێناوی ئەوانەی وا دوور لە قورئان دڵنیابن کە دەست خەڕۆن ڕۆژێ بۆ ڕۆژێ بۆ لە ئەنجامدا هەر ڕەنج و ڕۆن دۆ ڕۆژیان تاریک و لێڵا بەرەوتینی ئاگر دەڕۆن شەرمەزار و سەرشۆڕ بن هەر خارێکیشین و ڕۆن شەرمەزار و سەرشۆڕ بن هەر خارێکیشین و ڕۆن. سڵاوتان لێبێ دووبارە خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرنگی بابەتی ژینگە و خۆشویستنی ژینگە بەتابەت لە پرۆگرامی خوێندن و پەروەردەدا کە توان ئەگەر بڵین لە کۆمەڵگەی ئێمەدا بابەتی ژینگە و ژینگە پارێزی و ژینگە دۆستی ئەگەر لە پرۆگرامی خوێندندا سفر بێەوە لەوە چێ زیادە ڕۆیمان نەکردێ. بۆچی ئێمە بەو جۆرە نەمانتوانیوە ژینگە بکەین یەکێک لە سێکتەر و بنەما پەروەردەییەکان یان بنەما فێربوونەکانمان لە تەواوی قۆناغەکانی خوێندندا یا بۆچی وانەکراوە تەنانەت قوتابی لە نێو بینایی قوتابخانەکەیدا هەر لە پێناوی کە لە دوای وەرزی بەهارەوە بتوانێت لە سێبەری نەمامێکا بە جوانی دانیشێ هەوایەکی فێنک ژینگەیەکی پاک
دەروونێکی ئارامی بەهۆی سەرکردنی ئەو دەرەختانەوە کە خۆی چاندون یام حوشەکەی پاکردوتەوە دەروونێکی ئارام ببێتە بەشی ئەو قوتابیە. بۆچی ئەمە تا ئێستا گرنگیمان پێداوە تا چەند پێویستە لەمەولە هەر لە ڕێی تاکەوە تا مامۆستا و تا حکومت بیر لەوە بکەنەوە کە بابەتی ژینگە بکەنە یەکێک لە بنەما سەرەکیەکانی پەروەردە و فێرکردن. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەمان کرد. مامۆستا معروف زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆیەش. بە جیاواز بە تەواوی وڵاتانی دەوروبەرمان ئێمە ینی ئاسمان و ڕێسمانمان فەرقە لە بابەتی ژینگە بە تایبەت لە پرۆگرامەکانی خوێندنە. تەوەریەکانی بەرنامەکەشمان باسی ئەومان کرد کە لە وڵاتی ئێمە هونەر و ڕنگ و وێنەکێشان بە چاو ئێران و تورکیا وڵاتانی ترا ئاسمان و ڕێسمانی فەرقە و ژینگەش بە هەمان شێوە. بۆچی ئێمە تا ئێستا بیرمان لەم لایەنە گرنگە نەکردوێتەوە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، ئەگەر ئێمە ئەوەی کە جەنابەت باس کردووە لە سەرەتاوە باسی کاری هونەری وانەتان کردووە، کەواتە بێ ئێمە بیر لەوە بکەینەوە شێوازی پەروەردە لە هەرێمی کوردستانە چۆنە. یعنی من لەو باوەڕام ئەگەڕێتەوە بۆ ئەو مەنهەجەی کە خوێندنی لەسەرە یاخود کە وەزارەتی پەروەردە کاری لەسەرەکە. من کاک جەلا کە پێوتم بۆ ئەو بەرنامەیە بیرم لەوا کردو ئایا لە هەرێمی کوردستانە بەس کێشەی ژینگەمان هەیە لە ناوەندەکانی خوێندن؟ نەخێر. لەبەرەوەی ئێمە منداڵێک کە لە تەمەنی 6 ساڵی یاخود کە ئەنێرێتە ڕەوزە باخچەی ساوایان دواتر دەچێتە ناوەندەکانی خوێندن بە قۆناغ جیاوازەکان، کۆمەڵێ بابەت و بڵین سێکتەری پێ ئەوترێ بەشێکی بەواچار حەزی لێ نەبێ، یعنی پێت خۆش بێت و ناخۆش بێوەگەوایە چویتە چێشخانەیەک بڵێن تەنها ئەم جۆرە خواردنایە، یعنی کە حەزیشت لێ نەبێ. بەڵام دەکرێت لە باخچی ساوایانەوە وەزارەتی پەروەردە بە تایبەتی یاخود باوچە بەشێکی بگەڕێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی تر، بەشێکی پەیوەندی بە ڕۆشنبیریەوە بێ، بەشێکی پەیوەندی بە ژینگەوە بێت، تەنانەت مافی مرۆڤ و سەرجەم وەزارەت و سێکتەرەکانی تر ئەبێ ڕۆڵیان هەبێت لە داڕشتنی پەیڕەوی وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان، عەفوەن وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستانە. لەبەرەوەی منداڵێک لەو تەمەنەی کە ئەچێتە باخچەی ساوایان شتێکم خوێندەوە لەسەر ئەواڵێ لە دەروونناسێکان پرسی چییە باشە بتانی وەکو شێوەی قدوەیەک شتی لێوەرگری، وتیان منداڵ، وتیان ئاخر منداڵ هیچ نازانێ، وتی نا کەسایەتێکی تایبەت بە خۆی هەیە. کۆمەڵی سیفەتی باس کردوواڵەیە منداڵێکێک لەو سیفەتانی ئەوەیە کە بەردەوام حەزەکە لە جوم و جۆڵ و ئیشکردن و ئەوانەیە بێ، ئەوەی کە بینیمانە لە ماڵی شەوایە. بۆ نمونەیەکێکی لەو سیفەتانی کە مناڵ لە گەورە جیاکاتەوە شەڕەکە، بەڵام هەردوایەتر لەگە برادەرەکانی کەسی نایەتە نێوانیانەوە ئاشتیانەکاتەوە. بۆ منە باسیەوە کاڵێگەر کەسێک بێوێ فێری گریان بێبێ لە مناڵەوە فێر بێت، جاری وایە لە بچووکترین حاڵەتە هەستت پێکردو مناڵەکە هەر لە خۆی گریاوە و بە بچووکترین وشەش ئاش بووەتەوە. یعنی ئەمە کۆمەڵێ کاری زۆر جوانەکە بەشێک لەم سیفەتانە تەنها لە منداڵە هەیە. من بەبستمەوە یانی ئەمە لە ساڵانی ڕابردەوەکو ڕێکخراوی خۆمان کۆمەڵە کار و چالاکیمان هەبووە لە ئاستی پەروەردەییە. یعنی منداڵێک کە لە باخچەی ساوایان بووە ئەو بابەتی کە پێمان وتووە زۆر زۆر بەباشی بە جوانتر و بە تەندروستتر وەریگرتووە، وەک لەوەی کە چوونەتە ناوەندێکی بڵین باڵا بۆ منە زانکۆ پەیمانگا. پەروەردەی ژینگەیی لە پرۆگرامی خوێندن و پەروەردەییەدا تا چەند گرنگە. من خۆم بیرم دێ ساڵان ینی ئەو مەنهەجەی کە سەدام حوسێن داینابوو بابەتێکی تا و باسی جاحسی فەیلسوفی معتەزیلەکان بوو کە وای وێنا کرد کە حەجاحەز هەمیشە حەزی لە پاکردنەوەی پۆلەکەی بۆ مێزەکانی پاکردێتەوە پاش ماوەکانی خۆی فرێداوە. ئەو کاتە پەروەردەی وعیەکیشی لای ئێمە دروست دەکرێت بەڕاستیانی کاریگەری هەبوو. بەڵام لە ئێستادا بینی ئەمە کاڵ بۆتەوە هەر نەژماوە. تا چەند بابەتی ژینگە پێویستە لە بنەمای پەروەردەیی بوونی هەبێ و ڕۆڵی سەرەکی هەبێ. خۆی لە پرۆگرامەکانی خوێندنە مەنهەجێک یاخود بابەتێکی تایبەتمان نییە بە ناوی ژینگە پارێزی، بۆ نمونە بە ناوی خۆشویستنی ژینگە لەلایەن خوێندکاران و قوتابیان و تەنانەت باخچەی ساوایان وەرزش و هونەرەکانی لە پەراوێزی نەکەی باسیەوە بکەن. بەڵام لە یەک دوو بابەتی ترا هەیە، مەسەلی بابەتە زانستیەکان هیچیان کەمتر نییە لە بابەتی ژینگەکان، لەبەرەوەی باسی ئاو خاک و هەوا و کۆمەڵی بابەتی ژینگەی تایە. بەڵام بەداخەوەکو سەرەتاوتم ئەوەندە بابەتەکان لای قوتابی قورس کراوە، بۆ نمونە لێپرسینەوەی تایە، تاقیکردنەوەی تایە، کۆمەڵی ئەرک دراوە بە سەرشانی قوتابەکەی بەواچە کە هاتە دەرەوە حەزنەکە خاکەر ببینێ، بۆ منە حەزنەکە ئاو هەر ببینێ. لەبەرچی لەبەروی مەنهەجەکە من سەرەتای ئەم ساڵی خوێندن یەکێک لە منداڵەکانمان پرسیارم لێ کرد،
وتی باوە دوێنێ سیانزە لاپەڕی زانستمان خوێندووە ئەخە باشە لە ماوەی یەک ڕۆژە سیانزە لاپەڕی زانست مەبەستم ئەلەوەیە بەڵام دەکرێ من پار بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانیم کرد لەسەر ئەو پرۆگرامانی کە لە وەزارەتی پەروەردەیە بەڕێزێک کە بەڕێوەبەری چاپەمەنیەکان بوو لە وەزارەت ئاماژەی بەوە کەوتی لە ماوەی ڕابردووە زۆرترین بابەت داوامان لێکرا بکرێتە بڵین مەنەج و پرۆگرامی خوێندنەوە کە پەروەردە ناتوانێت ڕاستشەکە ینی بۆ منە ژینگە داوای کردو مافی مرۆڤ داوای کردووە مەسلەی نەکێشانی جگەرە مەسلەی نێرگەلە هاتو چووە کۆمەڵی بابەت گوتی ئەگەر ئێمە ئەمانە هەموو بکەین بە مەنەج منداڵێک ئەبێ دایک و باوکی لەگەڵا بێ کتێبەکان هەڵگرێ ئەمە قسەیەکی جوانە بەڵام ئێمە بابەتی ژینگەی لەو باوەڕیان پێویستمان بە مەنهەجێکی نووسراو نییە پێویستمان بە مامۆستایەکی چالاکە لە ناوەندەکانی خوێندن بۆ نمونە ڕۆژانی شەمە کە منداڵەکان دێنەوە یاخود خوێندکارەکان دێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن دەکرێت لەو دەرزیەکەمە یاخودەوەی کە لە گۆڕپانە ڕائگیرێن لە دوای ئەوە مامۆستا پێیان بڵێ ئەمڕۆ نیو سەعات یاخودوانی یەکەم دەرزی کردداری ژینگەیمانەیە کردارەکەش چی بێ ئەوە بێ کۆمەڵی نایلۆنەوە پێداویستانی کەیانە لایانی کەم ناو خوێندنگاگەر ناو گۆڕپانەکە ناو پۆلەکان کۆمەڵێ شوێن ئەگەر بە نیو سەعاتیش بێ کارەکەیان پێ بکرێ بۆ نمونە چووە وەرزی نەمامچاندن مامۆستا زۆر ئاساییە پێویست بۆ ناکە تۆ مەنەجێک دەبێ خوێندکارەکان بەرێتە دەرەوە بڵێ ئەم نەمامە تۆ بیچێنە ناوەکەی بەناوی خۆتۆ بێ لەگەڵ هاوپۆلەکان تا بۆ نمونە ناکرێ هەر خزمەتەکەی لە کەیە لە ئەستۆیەوە بێ بە تایبەتی ئەمە لە وەرزی بەهاروانەیە کەمتر خزمەتیە بەڵام ئێمە تەجروبەمان هەبووە نەمامان بۆ هەندێک قوتابخانە بردو دوورە دەستە لە گوندەکان بە حکمی مامۆستاکانە کەسێکی ژینگە دۆست و چۆنەڵێ ڕێزی ئەو نەمامیان لابووە بە خوێندکارەکان وتێتی چێ هاوین هاتەوە نەمامەکانی ئاو داوە ئێمە لە ساڵی داهاتووە بۆ من ڕێز لێنانێ دەین بەشێک لەو نەمامانە تاوەکوی ئێستا لە گوندەکانە ماوە بەداخەوە ئێمە ساڵی پار نەمامان بردووە بۆ یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکانی سنووری قەزای چەمچەماڵ دوایەوە سێرەکەی نەمامەکان هەمووی وشک بووە زیاد لە 500 بۆ 600 نەمان بووە کەواتەوە کاریگەری لەسەرەوەی کە ڕەنگە لە قۆناغەکانی سەرەتایی خوێندندا ژینگە دۆستی لە مێشکیان نەچێنرا منیش سەرەتا مەبەستم ئەو بوو ئەگەر ئێمە لە باخچی ساوایان تەنانەت خۆشبەختانە من دوێنێ یەکێک لەلایەن دەروناسێکی بەڕێزەوە لە سلێمانی تەلەفۆنە بۆکرا وتی من بەڕێوەبەری دایانگەیەکم لێرە دایانگە تەمەنیان مناڵە تقریبا چەنەوتی ئەمە 4 ساڵ بۆ 5 ساڵامانەوەی کە دایک و باوکیان فەرمابەرن وتی من یەکێک لەوانەکان کە پیانەڵێ ئەمە ژینگە پارێزیە تەنانەت داوایان لە ئێمە کەوتیان هەندێک شوێنمان بۆ دیاری بکەن ئەو منداڵانە بین هەروەکو هەڵمەتی پاکردنەوە بۆی لایانی کەم شتێک لە میشکیانە بچەسپێ کە ژینگە پارێزی ئەلێرەوە دەست پێکە یعنی من مای خۆشببختیە کە تۆ دایانگەیەک بێ بیر لەوە بکاتەوە بەڵام تۆ ئەچیتە ناوەندێکی بۆ نەزانکۆ پەیمانگایەک بە خوێندکارەکانی هەر گاڵتەی پێدێ لەبەرچوی تو ئەفۆن کاغەزەکەی پێ بەبەرچوی تۆ فڕێدا لە بەرنامە و لە تەوەرەکانی دیشمانە جەختمان زۆر لەسەرەوە کردوتەوە کە خوێندن لە وڵاتی ئێمە تەنها لایەنە فێرکردنیەکەی گرتووە و پەروەردەی فەرامۆش کردوکەواتە فەرامۆشکردنی لایەنی ژینگە ژەر پەیوەندی بە فەرامۆشکردنی پەروەردەوە هەیە بێگومان لە کاتێکە بەداخەوە ناوی وەزارەتەکەمان چییە؟ پەروەردە و فێرکردن نا هەر وەزارەت بەڵام ئەوەی خوێندنی باڵا هینە تا حدێک پەیوەندی بە بڵێن خوێندنەکەوەیە بەڵام ئەمە ئێمە وەزارەتی پەروەردە هەر ناونیشانەکەی وەزارەتی پەروەردەیە ینی دەکرا لای ئێمە پەروەردە پێش فێرکردنەکە بواە هەندێک بابەت هەیە ئەکەوێتە سەر چۆنەڵێت توانا و چالاکی کەسەکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانی خۆمانە ینی ئەوەی کە من هەستم پێکردو بابەتەکان زۆربەی ڕواڵەتین مامۆستایەک دێ بۆ دە لاپەڕەدە بابەتەدا بە خوێندکارێک من مامۆستا بۆ پێی وتاوە بە خوێندکارەکە وتێتی من بۆتان شەر حەکەم تی ئەگەر ناگەن بڕۆم خۆتان لە ماڵە بیکەن ئێستا مەبەست بیانی بەداخەوە لایەنە پەروەردەیەکە فەرامۆش پەروەردەی نێو خێزان کە هەمیشە دەگوترێت دایک و باوک مامۆستای یەکەم و دووەمی قوتابین و ماڵ فێرگەی یەکەمی قوتابیە بۆ پێگەیاندون پەروەردەکردنی تا چەند پێویستە ینی تۆ دایک و باوکێک لە ڕۆژێکا دوو پاکەت جگەرە لە ماڵەکەی بکێشێ بەڵام ئینجانەیەکی گوڵ و لە بەردەکە پسنەوبەرێت تو دارتوێک نەبێ ینی هیچ نەبێ ژینگەی جگەرە خۆریەکەی خۆی پاکاتەوە بۆ منە ئەحمەد شوقەیری و بانخوازە ئیسلامی سوودی کە چووە یابان پارکێکی زۆر گەی دۆزیەوە بە تیمە ڕۆژنامانەکەی خۆی گوت $100 بۆ هەر کەسێک کەوا
بتوانێت کلێنسێکی بچووکم لەم پارکا بدەست بەمەرجێ سەلەی خۆڵ لە نێو ئەو پارکەدان دوای منداڵێکی بینی وتی تۆ بۆ ئەو پاژماوەی کێکەکەت فڕێنادەی وتی آخر دایکم ماندووە بێ وتی چۆن ینی دایکت ماندووە خۆ دایکت دەسە لە ماڵی وتی آخر دایکم پێی گوتوم ژینگە وڵاتەکە دایکی دووەمتە ئەگەر ئەو پیس بکەی ئەوە کوای من ماندوو بووم ئەم پەروەردەیە تا چەند پێویستە دایک و باوک ئەگەر مامۆستا و پرۆگرامی خوێندن باسی ژینگەیتیانە بێ با دایک و باوک ئەو پەروەردە لای منداڵ بچێنن گومانیتیانێ بەشێکی پەیوەندی بە خێزانەوە هەیە لەبەرەوەی بەس پێدەچیە هەر وەکو شێوازی چۆن وتم مەسلەی تاقیکردنەوەکان و ئیجراعات لەگەڵ خوێندکارە بەشێک پەروەردەی خێزانیش بۆ گەڕاوەتە ینی من خێزانی وان بینیوە لە مناڵەکەی تووڕە بەوتێتی ئەو شتە لەوێ فڕێدەی لێتەدەم بەڵام کە دایکی لەوێ نەبووە زۆر لای ئاسایی بۆ کە دایکی ئاگای لێنە بۆ شتەکەی فڕێدا و چۆتە دەرەوە بەڵام ئەگەر تۆ بی منداڵەکەت بەم شێوەی پەروەردەکەی من ئێستا بڕاتە بە بچووکێکمانەیە 3 ساڵە بێ ینی چوونەتە ماڵان هەستم کردووە کە چکلێتی شتێکیان نەداوەتەیە یەکسەر کاغەزەکەی لول کردووە وتوێتی هینەکەتان لەکوێیە سەلەی خۆڵەکە مەبەستمەوەی ئێمە ئەبێ پەروەردەکە چۆن بکەین ئەبێ منداڵ لەسەر ئەوە ڕابێنین مکافەئی بکەین شتی بدەینێ دەستخۆشی لێ بکەین بڵێن ئەگەر تۆ لە ماڵەوە لە خوێندنگاکەت لە ڕێگاوبان کاچی بۆ قوتابخانە شت فڕێنە دەی لە کۆتایی هەفتەیە بوون من ئەدبم بۆ سەیرانگایەک ئەدبم بۆ شوێنێکی خۆش کە خۆت حەزلێتی نەک ئەو تونند و تیژێ خێزانیە هەر ئەوەیە لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن کە گرنگی پێنادری ئەوەیە مامۆساڵێ یەک منداڵ ببینم لە ساحەکەیە کاغەز فڕێبدا چاوی دەرەکەم بۆ من ئێستا لێدان نەماوە جاران دارێکی پێ بوو کەواتە منداڵەکە لە ترسی مامۆساکە نەیوێرا و فڕێدا نەخۆشەویستی ژینگەکە ئەگەر مامۆساگەی لێ نەبێ ئەو کاتە منداڵەکە فڕێدە کەواتە ئەکری ئێمە لە داهاتووە ئومێدەوارین ئێستا بەداخەوە وەکو پێویست نییە من داوە لە فەرمانگەی ژینگە یاخود دەستەی ژینگە ئەەکەم کە ڕۆڵی سەرەکی ببینین لەم بابەتە کە بەداخەوە پێش ئەم قەیرانەی کە لە هەرێما دروست بوو یانی ژینگەی دروستکەرە لە ناوەندەکانی خوێندن شتێکی زۆر زۆر باش بوو تەنانەت منهەجەکەشی ئێستا من لامە منهەجەکە کۆمەڵی بابەتی ژینگەی تایە کە هەر مامۆسایەکی بەڕز لە ناوەندێکی خوێندن سەرپەرشتی ئەو یانە ژینگەیەکەت گروپی دروستەکەت گروپەکە دیاریکراو بوون کە ئێمە خۆشبەختانە پار لە چەمچەماڵ ئەو کارەمان کرد و ئەم ساڵیش بەنیازین هەر قوتابخانەیە گروپێکی ژینگەی بۆ دروستکەین لایانی کەم باجێکان لەم لابێ لایانی کەم هێلەگێکان لەبەرابێ کە چوویتە ساحەکەەوە چوویتە گۆڕەپانەکەەوە حەز بکەی کە ئەم قوتابخانەی گروپێکی هەیە کەواتە چییە بێ ئێمە بۆ ئەوەی کە هاندانێک بێ داوامان لە ناوەندەکانی خوێند کرد کە خوێندن کرد هەر منداڵێک یاخود هەر گەنجێک یان هەر خوێندکارێک لە سەرەتای خوێندن تا کۆتایی ڕۆڵی هەبوو لە پاراستنی ژینگەی قوتابخانەکەیە ناوەکانی ماندنیە قوتابخانە هەبوو 30 کەس بووە هەبوو 20 کەس بووە ئێمە هیچی تێنەچوو ئەیفۆڕێک دەستخۆشێکمان بۆ دروست کردووە مەراسیمێکمان بۆ ڕێخستن پێماندا و بڕاتانە بە دوای ئەو بیستمانێتەوە لە ماڵە باسییان کردووە خوێندکارەکە وتێتی وەک ئەوە بۆ کە ئەم ساڵ یەکەمی قوتابخانەکە بم ینی جوودی خۆم بووە کە من توانیمە لە ناو خوێندنگای وای چوینە 400 قوتابی تیا بوو زۆر باشە کاک معروف ئەوە منهەجی پەروەردە دیارە بۆیان ناکرێت و بە تەماشنین داینێن بەڵام دوازار بەرپرسیارەتی دەستەی ژینگە و هەروەها ڕێکخراوە ژینگە پارێزەکان ئەمانە چۆن دەیانەوێ پەیامەکانی خۆیان پەیامی ژینگە پارێزی خۆیان بگەێنە ناو ناوەندەکانی خوێندن ئایا بە بەسەرکردنەوە و بە دانانی وانەیەکی تایبەت بێ خۆیان بچنە ناو خوێندنگاکانەوە یاخود لە دەرەوەی خوێندنگاکان بیانەوە پەیامەکە دوو پەیامی جیاوازیان نەبێکیان بۆ منداڵان و قۆناغەکانی سەرەتای منداڵ و مێر منداڵێکێکشیان بۆ گەورەکان چکە گەورەکانیشمان پێویستیان بە هێشتا فێرکاری لە ڕووی ژینگە پارێزیەوە هەیە هەرچەندە دەستەی ڕەنگە دەسەڵاتەکانی دەستەی ژینگە جیاواز بە لە ڕێکخراوەکان دوازەر بەرپرسیارەتی و دوولایەنە چۆنە خۆی من لە ساڵانی ڕابردووە دەستەی ژینگە کۆمەڵی جوودی باشیان هەبوو ینی بۆ نمونە لە ڕۆژی ژینگەی کوردستان هەڵمەتێکانە بۆ هەموو ناوەندەکانی خوێندن کە نزیکەی چەند هەفتەیەکی خایاندووە بەڵام احتیمالی ئەو کاتە ساڵی بتوانن یەک چالاکی لە خوێندنگایەکە بکەن ئەمە وەک ئەوە نییە کە تۆ مامۆستاکە لە ناو قوتابخانەکەی خۆی لایانی کەم هەفتەی چالاکێ بکە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەوەی کە بە معنەوی کراوە کردومانە بەڵام بۆ نمونە من خوێندنگای وا بۆ چوومە کۆمەڵێک کێشە و گرفتیە بۆ گوتێتی بۆ نمونە ئەگەر من بمێ ژینگەیەکی خاوێن بۆ قوتابخانەکەم فەراهەم بکەم بۆ نمونە دەبلیوسیەکانم بەکەڵکی ئەوە نایە شوێنی دەستشۆردنەکەم بەکەڵک نایە تەنانەت ئاو خواردنەوە نییە بۆ نمونە
پێویستم بە ڕێژەیەکی زۆری نەمام و دارچاندنە لە قوتابخانەکە بیکەم کەواتەمانە بەشێکی پەیوەندی بە مادی و بە پارەوەیە کە باچێ ڕێکخراوەکان بەشێکی نەتوانێت و ئێمە من ئەمەوێ هەر لێرەشەوە بڵێم ئێمە خۆشبەختانە پار ساڵی ڕابردوو نزیکەی 10 باخسی ساوایان ویسمان شتەکە تەنها قسە نەبێ چالاکیەکمان ڕاگەیان کە لە پێناو نەوەیەکی ژینگە دۆزدا ئەویش چی بوو کە لەلایەن کۆمەڵێک کەسی خێرخوازەوە فڵچە ماجونمان بۆ پیاکرا نزیکەی 2000 دانە یعنی چوونەتە هەر باخچەیەکەوە منداڵێک لە باسی تەندروستی و ژینگە پارێزیمان بۆ کردووە گوتمانە بۆی کارەکە خۆشەویست بێ فڵچە ماجونێکشمان پێداوە ئەمە بەواچی ئەم ساڵی ڕابردوو بۆمان کراوێ بەڵام ئایا هیچ زەمانەتێکی ئەم ساڵ بتوانم لەبەری کۆمەڵەیە پارە و پێوی پێداویستەکانی ویستەوە بەڵام ئەکرێ ینی هەر کەسە لە ئاستی خۆی بۆ منە ڕێکخراوی لە من لە چەمچەماڵم چەند ڕێکخراوی ترەیە لە سلێمانی لە گەرمیان لە هەولێر کۆمەڵە شوێنەیە هەرێکە بتوانین ئەگەر ساڵی یەک چالاکێکیش لە ناوەندەکانی خوێندنا بکەین شتێکی خراپ نییە و ئەو کاتە لایانی کەم دەتوانین ژینگە بە ئەو خوێندکار و منداڵە خۆشەویستانی کە لە باخسی ساوایانە بناسیێنی تا چەند پێویستە مامۆستایان لێرەوە ڕووی دەمانەکەینە ئەوان مامۆستایەک ینی هەوڵ بدە هەر بە شێوەیەکی گشتی ساڵانە با قوتابی لە بری ئەوەی کە ئێمە وەختی خۆی کە کارتمان وەرەگرتەوەزان 5 دیناری سووریان لێ وەرەگرتین یا بۆ نمونە مامۆستا هەوڵ بدە لە بەرامبەر کۆمەڵێ ئیجراعاتدا داوای نەمامچاندن یا خاوێن ڕاگررتنی پۆلێک یام حوشی قوتابخانەکە بە قوتابیەکانی بکانی بە جۆرە لە جۆرەکان هەوڵ بدرێ وەکو پاداشت و سزا بابەتی ژینگە بە قوتابی بدرێ خۆی ئەبێ ماوەسا خۆی قودووە بێ خۆی پێشەنگ بێ ئەگەر مامۆستایەک من لەو باوەڕێە مامۆستای لە سەرەتای ساڵی خوێندنەوە بۆ نە خوێندنگایەک 20 مامۆستایتیایە 30 مامۆستایتیایە یەکەم ڕۆژهاتن 30 نەمامێنێنە لە گۆڕەپانەکە دایاننا وتیانەوەی ئێمە سەرەتای خوێندنەیەکی نەمامێکمانێناوە چییە وەکو ئێماکان من دڵنیام زۆربەی خوێندکارەکانی گەێنێ بەڵام بەداخەوە ئێمە بەشێک لە مامۆستاکان بڕواتان هەبێ ئێمە چوینەوانی ژینگەی ماوتێتەوتێتی کاکە ببورن بەخوا 10 دقە لە کاتەکە ئێمە تاخیرە بێ ناکرێ یعنی ئیکوتمانە باش مامۆستاجان تۆ 5 دقە لایەنی کەم هەر لە گۆڕەپانە مێنەوەم کەسانە ئەوەی جەنابە دێڵی شتێکی زۆر باش هەرچەند ئێمە ئەم ساڵە چەمچەماڵ فکری ئەوەمان هەبوو کە لەگەڵ کردنەوەی دەرگای قوتابخانەکان هەرچەنە بەڕاستی تۆزیە کاتەکەی گونجاو نییە بۆ نەمامچاندن لەگەڵ دەرگایکردنەوەی قوتابخانەکانە هەموو منداڵێک ئیجبار بکرێ کە نەمامێک بێنێ و ئێمە خۆشبەختانە بۆ یەکەم جار ساڵی ڕابردوو لە قەزای چەمچەماڵ لە چالاکی خوێندنگاکانە هەستین لە بەشێک لە پێشەنگاکە ئێمە بەشێکیان پێماندا گوڵی سروشتیمان هێنا یعنی ئێمە ئەم ساڵ داوامان کردووە لە هەندێک خوێندنگا کە چەند بینایەکی نمونەی ژینگەی لە چەمچەماڵ بکەینەوە ینی لە ئاستی خوێندنگاکان و داواشمان کردووە ئەو خوێندنگانە لە چاو چالەکەەکانی ساڵانی ڕابردوو بێن شتی سروشتی بێنن ینی منداڵێک لەو باوەڕیان بتوانێت 500 دینار 1000 دینار بدا بە گوڵێکی سروشتی بێنێ بەشداری چالاکیەکەی بێ بکە ئێمە پێماوتونە ئەبێ بە دوو ئیشەکەمان بە دوو ئاماجە پێکی یەکەم ئەوەی ئاشناکردنی سروشت و ژینگە بە خوێندکاران و بەشێک لەو گوڵانە کەمانەوە ئێمە توانی لە گۆڕەپانی خوێندنگاکانە بیچێنین و ئەو گوڵانی کە ئەرزانین ئەمێنێتەوە لە بەرسێبەر ئەتوانین لە هۆڵ و لە ناو پۆلەکانە دایبنینەوە ئیشمان لەسەرەوە کرد و دڵنیاشم ئینشاڵڵا ئەم ساڵ بەشێک لە کارەکانمان لە چەمچەماڵە ڕەنگەداتەوە بڕیانمانداوە لە تەکیە چەمچەماڵ ناحی شۆڕش 3 قوتابخانی نمونەی ژینگەیی کە ئێمە دامیان بکەین بۆ کۆمەڵی پێداویستی ڕۆژانە ئەیکەین و والیشمان پێدراوە و هەوڵە دێن ئەم ساڵیش لە چالاکی خوێندنگاکان گرنگی بە بابەتە ژینگەکان بدرێ نەک مەسلەی کاغەز و کۆمەڵشت کە خوێندکاران بەدەزیک دوجار نەبوونی من هەرچی گرفتێکی دروست کردو یا فراغێکی دروست کردووە لەوەی کە وەکو پێویست ژینگەی خۆمان خۆش نێ وەکو پێویست ژینگە پارێز نەبین گومانی ینی من پێتەڵێم ئەگەر تۆ ئەگەر هەر هەموو کە بڵین کات خۆی قوتابی بووینە من هەندێک شت هەیە لە ساڵی نەوەتەکان مامۆسا پێوتومە ئێستا لە بیرمە بڕاتە بێ هەندێ بابەت هەیە مەسەلی شعر بووە تەنانەت ئەو بابەتە دینیەکان ینی کە ئەو کاتە مامۆسای پێوتومە ئێستا کە بیرەکەم و یاخۆ لە شوێنێ جوم لێ بێ یەکسەر بیرم بۆ شوەگەڕێتەوە بۆ ساڵی نەوەتەکانیان بەشێکان بۆ ساڵی هەشتاکان کە لە سەردەمی باسا بووە کەواتە منداڵ بە تایبەتی کە من ئەڵێم من لەو باوەڕیان لە باخچی ساوایانەوە ئێمە دەست پێ نەکەین وەک وایە خانوویەکمان دروست کرد بێ بتەوێت گۆڕانکاری جوانکاری تیا بکەی بڵی تازە ئەم پایەیە
کێشەم بۆ دروستەکە ینی بنیادێکت نابێت بەڵام ئەگەر ئێمە لە باخچی ساوایانەوە دەست پێ بکەین لەو باوەڕیان بە کۆمەڵی قۆناغی زۆر جوانە ڕۆین نەوەیەکی تەندروست و ژینگە دۆست لانی کەم وایان لێ بکەین کە ئاژەڵ ئازار نەدەن خاکی خۆیان خۆش بێ پیسێکیان پێ بێ پاژماوەکیان پێ بێ لە شوێنە گشتەکان و کۆڵانەکان فڕی نەدە. زۆر باشە سپاس بۆ بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە سپاس بۆ دەرفەتی کە بێمەت بەخشی. بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هاوکاری و یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار بەڵام لە چەڕ ڕوویەکەوە دیارە بەشێکی خەڵک لەبەر ئەو نەعەدالەتی کە لە هەرێمی کوردستانە هەبوو چوونە دەرەوەی وڵات و ئێستا لە وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا دەژین تا حدێک بابەتی لە بواری داراییە وەزعی مادیان باشە بۆیە تا چەندە ئەمانە ئێستا پێویست دەکا کە بە جۆرە لە جۆرەکان وشار بکرێنەوە بۆی کە هاوکاری خەڵکی هیچ نەبێت ناوچەکانی خۆیان بکەن ئەو گوندەی کەتیان ئەو شاری کەتیان بۆی کە هێشتا لەبەر نەعەدالەتیەکان کە ئەوان بۆ هۆکارەوە ڕایان کردە دەرەوەی وڵات هێشتا نەعەدالەتیەکان ماون چینایەتی توێژەکان لێرە هێشتا مەودایان زۆر زۆرە چینێکی فەقیر وەژار زۆر هەیە یەکێک لەو خێرخوازانەی کە لە وڵاتی ئوسترالیایە دیارە ماوەی 5 ساڵە پێداویستی خوێندن بۆ خوێندکارانی هەموو گوندی عسکەر لە سنووری چەمچەماڵ دابین دەکات کە سەرەتا پێامبەر جەلال جەباری ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر ئەو هەڵمەتە خێرخوازی با پێکەوە بینەری راپۆرتەکە بین دواتر دەچینە لای یەکێک لەو میوانانی کە خۆی یەکێکە لەو خێرخوازانە و لە دەرەوەی وڵاتە. ماوەی 5 ساڵە خێرخوازێکی کورد بە ناوی ئیسماعیل حەسەن کە دانیشتووی وڵاتی ئوسترالیایە تەواوی پێداویستی و کەلوپەلی قوتابیان و قوتابخانەی گوندی عسکەری سەربەناحی ئاغجەلەر دابین دەکات. لای خۆشیانەوە مامۆستایان و قوتابیانی قوتابخانەی ناوبراوێڕای سوپاس و دەستخۆشییان بۆ ئەوکاری ئیسماعیل حەسەن داواکاریشن لە کەسانی خێرخواز و سەرمایەدار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چاو لەم کەسە خێرخوازە بکەن و دەستکراوە بن. زۆر سپاس دەکەین لە دەری وڵاتەوە ئەم شتانەمان بۆ نێرێتەوە زۆر سپاس دەکەین ئەگەر بۆ وەکو خێرخوازی تریش ئەم شتانەمان بۆ کەسانی تریش بنێرێت تا زۆر پێویستە چووکە هەموو کەسێ چاو لێو بکات و تا پێویستەکان زۆر دابینەکە زۆر سپاس دەکەین کە زۆر نمونەی زیاتر بێت. زۆر سپاس دەکەین بە هەروای سەرکەوتین مۆغاز تا ڕادەیەکی زۆر پێویستە خەڵکی لادەکانی تریش چاو لەم پیاوەکەن و دەست بە هاوکاریکەن بۆ لادەکان تریش تا ڕادێکی زۆر و دەستخۆشیشی لێگەین. بەڕاستی ئەمە کارێکی مرۆڤایەتی و پرشانازیە هەم بۆ خەڵکی لادێکان هەم بۆ ئەو کەسانەی کە هاوکاری تەلەبەکانمانەکەن ئاشکرایەکەم تا زۆر چ لێرە بێت چ لە ناوشار بێت تەلەبەیمان هەیە کەم درامەتە ئەم یارمەتیدانەوە کە ئەرکی سەرشان ئەرکی قورسی سەرشانی دایک و باوکەکان کەم بکەنەوە و هیوادارم کە ئینشەڵا ئەم کارە بەردەوام بێ و خەڵکانی تریش سەیریان بکەن و ببنە نمونە بۆ هەموو کەسێک بەڵکو ئینشەڵا هەموو لادێکان و هەموو شوێنەکانی تر لەو کارە خێرخوازیە بێبەش نەبێ و بە تاکیدی دایک و باوکەکان هەم ئێمە ژۆک و مامۆستا لە قوتابخانەکە زۆر دڵخۆشین بەم کارە فێرخوازیە. جگە لە دابینکردنی کەلوپەل و پێداویستی خوێندنی قوتابیانی قوتابخانەی گوندی عسکەر کە ژمارەیان 90 قوتابی دەبێت خێرخوازی ناوبرا و کەلوپەل و پێداویستی قوتابخانە بۆ 45 قوتابی کەم دەرامەتی دیکەش لە سنووری گوندەکانی تر دابین دەکات. برایەکی ئیسماعیل حەسەن باس لەوە دەکات ئامانج و مەبەستیان لە کارەکەیان هاوکاریکردنی کەرتی پەروەردەیە دەشڵێت گەر خوای گەورە هاوکاریان بێت لە ساڵانی داهاتووشدا بەردەوام دەبن لە کارە خێرخوازیەکانیان و پەرەی پێدەدەن. لە سەرەتای دووزبوونی قەیرانی دارایەوە لە هەرێمی کوردستان کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەم پرۆسەی دەستی پێکردو بۆی پرۆسەی خوێندن لەم دییان نەوەستێ بۆی کەسێک کە هەژار بوو کەسێک کە نەدار بوو بتوانە هاوکاری کرێت بۆ ئەوی مناڵەکەی بنێرێتە قوتابخانە بۆ ئەوی لە خوێندن دوانەکەوێت تەنها مەبەستەکەی ئێمە ئەوە بووە ئەم هاوکاریانە زۆر پێویستە ئەوانەی کە دەست ڕۆیشتن ئەوانەی کە
کە مەسعی مادیان باشە بتوانن هاوکاریکەن هەر کەسە و لە دیەکەوە لە شارێکەوە لە قەزایەکەوە لە ناحەیەکەوە پێویستە هەموو کەسێک لە لای خۆیەوە هاوکاری قوتابخانەکان کە بۆ ئەوی ئاستی خوێندن بەرەو پێش بچێت. کاری خێرخوازی لە هەرێمی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە و گەلی کوردیش لە دێر زەمانەوە باگەلێکی خێرخواز و بەخشندە ناسراوە. لە ئێستاشدا لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی خێرخوازی و خزمەتگوزاری لەلایەن کەسانی خێرخوازەوە جێبەجێ دەکرێت. با درێژایی حکومڕانی کوردی شەو پرۆژانەی کە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە جێبەجێ نەکراون یاخود تەواو نەکراون زۆر جان لەلایەن کەسانی خێرخوازەوە جێبەجێ کراون و تەواو کراون. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گوندی عەسکەر لە سنووری ناحیەی ئاغجەلەر. بەڵێ خۆشەویستان ئەو ڕاپۆرتێکە بینیتان بریتی بوو لە مرۆڤ دۆستی و پەروەردە دۆستی هاوڵاتیەکی ڕەوەندی کوردی لە ئوسترالیا کە بێگومان هەر لە ناحی ئاغجەلەر و ئەو گوندانەی دەوروبەری بیرمان بۆ هەوڵە فێرخوازی و پەروەردەیەکەی مەلاکاکە حەمەی حاجی سەیفوڵا دەچێت کە 100 ساڵ بەر لە ئێستا بە دەرامەتی خۆی لە 37 گوندی ئەو سنوورە بەتایبەت ئەو گەرمیانەی خوارو توانیوێتی پرۆسەی پەروەردە و فێرکردن بە کۆمەڵێ لە هاوڵاتیان و مناڵانی ئەو گوندانە پێشکەش بکە و زۆربەشیان دوایی لە کایی سیاسی و حکومی ئەم وڵاتەدا ڕۆڵی کاریگەریان هەبوو لە کاتێکە ئەم پیاوە لە سلێمانی لە نێو خۆشگوزەرانی و ئاسوودەی خۆی چوەتەوە گوندانە و قوتابخانەی لە تەواوی ئەو گوندانە دروست کردووە ئەویش وەک هەستکردنێکی ئاینی و ئەخلاقی بەرامبەر بە میلەتەکەی بۆیە تا ئێستاش هیچ ناوێکی ناهێنرێ لە نێو کایەی پەروەردە و فێرکردندا بۆ قسەکردن لەسەر ئەم هەوڵە خێرخوازیە و مرۆڤ دۆستی و هەست بە بەرپرسیارەتیکردنەوەی یەکێکی تر لە تاکەکانی کورد کە ساڵانە لە گوندی عسکەری ناحیە ئاغجەلەر دەتوانێت تەواوی پێداویستەکان بۆ قوتابیانی قوتابخانەکەی ناحیەکە یان بۆونە ئەو گوندە دابین بکە لە ئوسترالیاوە زۆر بەڕێز ئیسماعیل حەسەن هاوڵاتی ڕەوەندی کوردی لە ئوسترالیا میوانی تەوەری سێمی بەرنامەکەمان کە هەمان کات خاوەنی ئەو پرۆژە جوانێشە کە جێی دەستخۆشیە. مامۆستا ئیسماعیل سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمەت بەخشی با باز لەوە بکەین یەکەم پرسیارمەوە بێ بۆچی جەنابەت لە خۆشگوزەرانی و ئاسوودەیی خۆتەوە لە وڵاتێکی تەواو پێشکەوتوودا هێشتا هەست و بەرپرسیارەتیت لای مناڵانی ستەمدیدە و دوور لە ئاوەدانی ناحیەی ئاغجەلەر و گوندی عسکەرە. خۆشتان لێ یەکەم زۆر سپاسی ئەو کەناڵە جوانەیەوە کەم توانیتان ئەو راپۆرتە بگرن ئەستۆ دیارە خۆتان دەزانن ئێمە ڕەوەندی کورد لە وڵاتانی دەرەوەی کوردستان جا ئەوروپا ئەمریکا یان وڵاتێکی گەورەی وەکو ئوسترالیا بە دڵنیاییەوە هەموو ئەوانەی هەڵگری ناسنامەی ئەم وڵاتن باری ئابووریان زۆر باشە. ئەتوانم بڵێم یانی شتێکی زۆر کەمە بۆ ئەوەی بتوانێت یارمەتی قوتابخانەیە یان چەند سەد قوتابیەک بکەیت. ئەوەی کە جێگەی دەستخۆشی ئەوەیە بەڕاستی من وەکو هەستێک وەکو ئەوەی کە لە ناخما پەروەردەی خوێندن لە سەرەتای ساڵی 2014 ئەوەی کە پێ ئۆترێ قەیران یان ئەتوانم بڵین ئەو قەیرانە دروستکراوەی کە هەیە کارێکی وای کردکەوە هەندێک قوتابی جوان هەموو ئەو مناڵە چاوگۆشانە زۆریان کە لەوانەیە ناڵێم لە خوێندن بێبەش بوون بەڵام ئەمان توانی مەسەرەن شوێن پەنجەمان دیار بێت دەگەر خەڵک بە شێوەیەکی گشتی بتوانێت ئەوانەی کە لە دەرەوەی کوردستان لە هەندەرانن بتوانن یارمەتی بە پێی توانە بکەن. بەڵێ من لە ساڵی 2014ەوە کە ئەوە تقریبان بۆ 5 ساڵە چێ بەدەر لە قوتابخانەی گوندەکەم گوندی عسکەر چەندین قوتابی تریش چەندین خەڵکی تریش هەروەکو هەستێکی مرۆڤایەتی وەکو ئینسانێکی کورد وەکەوەیکەوە ئێمە لەدایکبووی ئەو وڵاتەی کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە ئەوم گردوتە ئەستۆ. زۆر باشە ئەوەی کە زیاتر پاڵ بەتەوە دەنێ کە ئەم پرۆژێت جێبەجێ بکەیت تا چەندە ئەو نەعادالەتیە هەیە کە لە هەرێمی کوردستاندا بەهۆی نەعادالەتیەکانەوە چینایەتێکی زۆر دروست بووە بە تایبەتی جاران ئەگەر سێ چینی هەژار و مامناوەند و دەوڵەمەند هەبووە ئێستا هەیە چینی دەوڵەمەند یا چینی هەژارەوە مەوداکەشیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت تا چەندە ئەم یانی ئەم شێوازە چینایەتیە پاڵی بەتەوە ناوەکە بێی بیر لەوە بکەیتەوە یارمەتی بە تایبەتی لە قوتابیانەوە دەست پێ بکە یارمەتی قوتابی هەژار و کەم دەرامەت بکەیت.
بڵێ دیارە خۆتان دەزانن لەم چەند ساڵی ڕابردووە ینی بەداخەوە متاسفانە کە چیرۆکی ئەوەندە خەمبار و چیرۆکی ئەوەندە مەساویمان گوێ لێ ئەبوو ینی ئەوە هۆکارێکی سەرەکی بوو وەکو وتیشم ئێمە خەڵکی ئەو وڵاتەین بەڵام بە دڵنیاییەوە ئەوانەی کە لە دەرەوەی کوردستانن ئێمە کە لە دەرەوەی کوردستانین ئەگەر بێت و حکوومەتی هەرێم یان دەسەڵاتدارانی هەرێم بتوانن بەڕاستی سەرمایەیەکی زۆر گەورەیە بۆ ئەوان حکوومەت ئەتوانێت ئیسفادە لەم خەڵکانە بکە لە ڕێگەی لۆبی کوردیەکانەوە واتە لە هەر وڵاتێک بۆ نمونە لە وڵاتی ئێمە ئێستا لە ئوسترالیایە من ئاگادارم ئەوەی ڕەوەندی کوردی یان لۆبی کوردی لێرە هەن خەڵکی چاکن خەڵکی ئەکتیڤن خەڵکی زۆر زۆر ڕێک و پێکن بەڵام ینی کەس نییە یارمەتیان بکە ڕەوەندی کوردی بەداخەوە وەکو چۆن لە کوردستانە دەسەڵات چی لە خەڵکی کوردستان کردو هیچ ئینتیمایەک نەماوە بە هەمان شێوە ئەو کاریگەرەشیان هەیە لەسەر ئێمە لێرە واتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتدارانی کوردستان مەبەستیان بێ خەڵکانی دەرەوەی کوردستان ئەمانە سەرمایەکی زۆر باشن ئەتوانن ئیسیفادەیان لێ بکەن مەسەرەن ئێستا بۆ نمونە من چەندین وڵاتی ترن ئەزانم چەندین نەتەوەی تر ئەناسم کە چۆن یارمەتی خەڵکانی خۆیانەدەن بە چ شێوەیەک لە ڕێگەی ئەوەی کە بانکێکی هاوبەش هەیە بێ و هەبێت و ماگانە ئەو بانک حسابەر ئەگەر هەر نەفرێک هەر هاوڵاتێکی سەر و هەژدە ساڵ بتوانێت مانگی $5 بکاتە ئەو بانکەوە ئەبێ حسابەکەی بگا بە چەند ئەبێ یارمەتی چەند بکرێت بەڕاستی ئەوەی کە لە کوردستانە یارمەتی قوتابخانەیەک یان چەند سەد قوتابیەک ئەسڵەن بە ژیانی خەڵکەکانی ئێرەوە دیار نییە بەڵام بەداخەوە وەکو لە سەرەتاوە وتم دەسەڵات لەوێ بە هەمان شێوە چۆن لەوێ قۆرخیان کردووە ئێمەشیان وا لێ کردووە بە هەمان شێوە ئەو گەندەڵیە تەشەنەی کردووە هاتوۆتە ئێرش لێرە بۆ نمونە چەند کەسێکی دڵسۆز ئەیانەوێ لۆبی کوردی دابنێن یان لەگەڵ حکوومەتی ئوسترالیا تەنسیق بکەن جا ئەگەر یارمەتی مادی یان معنەوی بێت حکوومەتی هەرێم نەهاتووە هاوکار بێت دەسەڵاتدارانی هەرێم نەهاتوون هاوکار بن بۆ ئەم لوبیە لێرە خەڵکی زۆر ئەکتیڤ ناسم بەڵێ لە زۆربەی وڵاتان سەرمایەدارانی ئەو وڵاتە کەلتوری خۆبەخشی و کاری خۆبەخشیان هێناوەتە نێو وڵاتەکەەوە و بە جۆرێ لە جۆرەکان توانیویانە ئەو ناتەواوی و کەم کورتیانی کە لە ژیانی هەژار و لێ قۆماوانی وڵاتەکاندانیان هەیە پڕی بکەنەوە یا بە جۆرێ لە جۆرەکان ویستویانە کاری خۆبەخشی بکەنە کەلتورێک کەوا بەهێمە هەموو جار بەرامبەر کەم تەرخەمی و ناومبالاتی حکوومەت و دەسەڵاتدارانە هەر چاوەڕێ نەکەین ژیانمان تێپەڕ بێ هاتوون ئەم ناتەواویانەیان کەم کردو تا چەند ئەم ئەرکەی جەنابەت کە ئەرکێکی تاکە کەسیە پێویستە تەواوی ڕەوەندی کوردی ئەوانەی کە خۆشگوزەران و هەبوون لە وڵاتان یا سەرمایەدارانی ناوخۆی بوون خۆمان ئەم جۆرە لە هاوکاری و لاکردنەوە بەلای هەژار و فەقیر و مناڵی کەم دەرامەت تا بکەنە کەلتور و ببێتە کەلتورێکی خۆبەخشی و جوان لە کۆمەڵگەکەماندا. بەڵێ دیارە وەکو لە سەرەتاوە وتم ئەو هاوکاریە شتێکی بچووکە شتێکی کەمە وەکوە من خۆم لەو گوندە لە دایک بووم خەڵکی ئەو دێم ینی دێ عسکەر لە سەرەتای ساڵی 1936 تا ئێستا قوتابخانەی تیا بووە ئەو یارمەتیانە ئەوەندە شتێکی گەورە نین بەڵام بە حەقەت یعنی ئەبێ ئێمە دەست لەسەر ڕاستیەکان دابنین نابێت چاو لە هەڵەکان بپۆشین وەکو وتم ئەگەر سەرمایەدارە ئەگەر خەڵکی خاوەن پرۆژەی گەورەیە ئەگەر خەڵکی ئەکادیمیە ئەگەر خەڵکی تەکنۆکراتە بێوێ کارێ بکات ئایا کاری خێرخوازی بێ ئایا کارێکی معنەوی بێ یان بۆ نمونە چەندین شتی تر هەیە من مەسەر لەگەڵ خەڵکی ترە بۆ نمونە نەخۆش هەیە ئێستا لە کوردستان عیلاجی ناکرێت بەڵام ئەمانە وەکو وتم لە سەرەتاوە ئەبێت دەسەڵاتدارانی هەرێم متاسفانە کە نەیان کردووە و دڵنیاشن کە نایکەن ئەوان هۆکارێکە سەر من خەڵک ئەناسم خەڵکی دەوڵەمەندە خەڵکی خاوەن سەرمایەیە ئەوێم سەرمایەکانیان بێنەوە کوردستان بەس ناتوانن بێنەوە کوردستان لەبەر ئەوەی زەمانەت نییە لەبەر ئەوەی زۆر هۆکاری تری قۆرخکردن یان وەکو ئەوەی ئەبێ بەشێکم تیاابێ یان وەکو ئەوەی سوء ئیسفادە لەوان بکەن لەبەر ئەوە بە حەقەت ئێمە ئەبێ واقعەکان بڵین یعنی ئەو گەندەڵی کە لە کوردستانە هەیە ئێمەشی گرتوتەوە دەسا خەڵکی دەوڵەمەند زۆرە خەڵکی خاوەن ئیمکانیاتی زۆر زۆرە بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکی باش هەر لە هیچ شوێنەکە من قەناعەتم وایە ون نابێت خەڵک ئەگەر بەتوا هاوکاریکردنی دوو قوتابخانەی وەکو گوندی عسکەر یان چەند لێ قەوماڵێک یان بۆ نمونە ئێمە سەدان مناڵی شەهیدمان هەیە ینی من بۆ خۆم ئاگادارم بۆ چەند پرۆژەیەکی ترکا بۆ مناڵانی شەهیدان بە تایبەتی ئەم شەڕەکانی ئەم دوایە شەهیدانی ئەم دوایە زۆر باشە کاک ئیسماعیل دیارە خۆت ڕەنگە بەلای خۆتەوە لەبەر عزەتی نەفسی خۆت بێ بڵێ ئەمە هیچ ئیشێکی ینی گەورە نییە کە من کردومە بەڵام بە دڵنیاییەوە دڵخۆشکردنی منداڵێک مەگەر
پاداشتەکە هێرتەنها لای خی گەورە بێت بەڵام ئایا چی بکەین کە هاانیە و خەڵکەی تر بدەین هاوشێوەی جەنابەت کە لە دەرەوەی وڵاتن کە هیچ نەبێ هاوکاری گوندەکەی خۆیان بکەن وەکەوەی کە جەنابەت کردوتە با زۆر بیریش لەو پرۆژە گەورەیە نەکەینەوە کە بین لۆبیەکی گەورە دروستکەین بڵێن هاوکاری لە ڕێگەی بانکەوە هاوکاری خەڵکی خۆمان بکەین ڕەنگەمەوە خۆ تاماژت پێکرد دەستێوەردانی زۆری تیا بکرێت چکە دەبینین لێرە سندۆقی ژێرپەنجە هەیە شێرپەنجە هەیە کە پارەکەی حکوومەت خۆی تێدا دەیبات و پارەکە نایڵێ چ جایەوەی کە ئەگەر پارەیەکی خێرخوازی بێنیتە ناو بانکێکەوە کە بە دڵنیاییەوە لێرە تا ئێستا ئەو ئەمانەتی نییە بانکە خەڵکێک بۆ شێوازە بتوانێت پارەی تێدا بنێ 2000 چی بکەین بۆی خەڵکی هاوشێوەی جەنابەت هەان بدەین بۆی کە هاوکاری خەڵکی خۆیان بکەن هیچ نەبێ خەڵکی گوندەکەی خۆیان دیارە پرسیارێکی زۆر معقولە زۆر من بۆ خۆم ئەو شتم زۆر وتووە ینی ئەبێ لە تاکەوە دەست پێ بکەین من لە چەندین کۆڕ و کۆبوونەوە ئەوەی ترا باسم کردووە ینی چی ئەبێ ئەگەر کەسێک لە ئوسترالیا بۆ نمونە مەصرفی نەخۆشێکی شێرپەنجە لە شارۆچکەیەکی وەکو چەمچەماڵە بگرێتە ئەستۆی یان نەخۆشی مناڵێکی تالاسیما لە شارۆچکی لە گوندێکی وەکو عسکەرا بگرێتە ئەستۆی خۆی ئەمە ئەکەوێتە سەر ئاستی تاکەکان وەکو گوتم لێرە ئێمە ڕەوەند کۆمەڵی تایبەتی خۆمان هەیە ئەم کۆمەڵانە بۆ وشارکردنەوەی خەڵکن بۆ ئەوەی کەەوە مەسەرەن خەڵک چۆن یارمەتی بکات بەڵام متەئسفانە وەکو وتم ینی لەوانەیە منش ئەو پرسیارە لە ئێوە بکەم چۆن ئێمە لەو قەیرانە دروستکراوە ڕزگارمان بێ چۆن لەو ئەزمە گەورەیەی کە دروست کراوە خۆشمان نازانین چۆن ڕووی لەو میلەتە کردووە ڕزگارمان بێ بە هەمان شێوە ئەو کار ئەو فاکتەرێک کە لە کوردستان هەیە هاتوۆتە لای ئێمەش بەڵام دیارە ئەوەستێتە سەرتاک هەریەکە و بە پێی ئەتوانم بڵێم ویژدانی خۆی بە پێی ئەوەی کە خۆی بەدەسێوێتی ینی بۆ نمونە جوانی ژیان لەکوێ بێ ئەبێت جوانی ژیان لەکوێ بێ کاتێک کەسێک ئێوارەیەک لەگەڵ مناڵەکانیان لە شارێکی وەکو سیدنی یان لە شارێکی وەکو واشنگتۆن بچێتە دەرەوە $500 سەرفکە لەسەر مێزێک بۆ خواردنی خۆی و ماڵ مناڵەکەی ێ بە $1000 جی بداتە 6 فەقیر لە کوردستان لێرەیان من بە بۆچوونی خۆم ئەڵێم ینی ئەکەوێتە سەر ئاستی پەروەردەی کەسەکان وەروە ئاستی پەروەردەی ئەو کۆمیونیتیە ئەو ڕەوەندی کورد لێرە ئێستا من ئەتوانم سەرەتاوی شارم دەکرد چەندین ڕەوەندی تر هەن چەندین خزمەتی گەورەیان بە وڵاتەکەی خۆیان کردووە ئیتر ئەوش ئەکەوێتە سەر ئاستی پەروەردەی تاکەکان لە چ خێزانێکەوە مەسەرەن پەروەردە بۆ حەز بە گیانی هاوکاریتیایە باشە من بەش بە حاڵی خۆم هەموو ساڵێک ئەو لەوانەیە کەناڵی ئێوە ئاگادار بێ یان چەندین برادەری تریش پێش ئەوەی قوتابخانە بگرێتەوە خۆمم بۆ ئامادە کردووە وابزانم شتێکی ئەوەندە زەحمەت نییە من لێرەوە داواکارم لە هەموو هاوڵاتیانی کورد لە ڕەوەندی کوردی بتوانن ئەگەر بە گرتنی مەصرفی خەرجی یەک نەخۆشیەکی تالاسیمە مناڵێکی کورد یان کەسێکی شێرپەنجە یان چەندین نەخۆشی ترێ بگەڕن ئەستۆی خۆیان وەکو چۆن ئێستا بۆ نمونە تۆ ئەبینی ئینگلیزێک من لێرە ئینگلیز ئەناسم سپانسۆی ینی مەرە زەمانەتی عایلەیەکی کردووە لە ئەفریقایە ئەیانژێنێ بەڵام ئەو مەصرفە چۆنە ینی وەکو ئەو خۆی باسیەکە ینی کرێی ڕۆژێکی ڕۆژانەی ئەوی تێچێ بۆ ئەوەی ئەوان لەوێ مانگێک ژیانی پێ بەنەسەر ئەوە ئەکەوێتە سەر ئاشتی مرۆڤایەتی و هەستی مرۆڤایەتی ئەو کەسە بەڵ زۆر باشەکە ئیسماعیل ئێوە ئەوەندەی کە لە دەروێ وڵاتن تا چەندە ئاگاداری و نەعەدالەتیە و ئەو چینە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتان کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ دیارە ئەوە خۆتان نەزانن ئەوە سوۆسیال میدیا وای لێ هاتووە بە تایبەتی دنیا بە قەت گوندێکی لێ هاتووە ئەو نەعەدالەتی وای لێ هاتووە بەداخەوە یعنی متەئسفانە ئیشەڵا من هەڵابم بەڵام هەر هەمومانی تووشینە ئومێدی کردووە هەر هەمومانی تووشی ئەوە کردووەکەوە ینی نازانین ئەبێ قەدەر بمان گۆڕێ ئەبێ خۆی گەورە بمان گۆڕیان ئەبێ خۆمان گۆڕین نازانم ئەبێ ئەم ئاستی مرۆڤایەتی ئینسانێک لەکوێیە کە لە سیدنیایە و خۆی بە کەسێکی ئەکادمیش ئەزانەیە بەڵام چاوی لەوەیە معاشێکی کوردستانی گەندەڵی هەبێت چاوی لەوەیە بندیوارێکی هەبێت ینی بەڕاستی ئەوە گەیشتۆتە لوتکە ینی من قەنەعەتم وایە ئەوەی لە کوردستانە ئەگوزارێ لە هیچ گۆشەیەکی ئەم دنیای ناگوزارێ ئەو پێداویستیانی کە جەنابەت ساڵانە لە ڕێی کۆمەڵی لە دۆست و هاوکارانی خۆتەوە دەیگەێنیتەوە هەرێمی کوردستان و ناحیاقجەلەر و گوندی ئاسکەر چین و ژمارەی ئەو منداڵانەی کە بەهرەوەر و سوودمەند دەبن لەو یارمەتیانی جەنابەت بە تایبەت لەوە چێ جەنابەت مەبلەغی پارە بنێریتەوە کوردستان و پێداویستەکان لێرە بکردرێن کامانن پێداویستیەکان و تا منداڵ چەند منداڵ لەو کارە خۆبەخشەی جەنابەت سوودمەند دەبێ
دیارە ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی ئۆرگەنایزی ڕێک و پێکشانی بە شێوەیەکی تۆزێ ڕێک و پێکتر بیکەین باوەڕتان ببێت من چۆن ئەڵێم مەسکرێ یەک حەقی کرێکارێک لە سیدنیا ئەتوانێت مەصرفی خێزانێک دەرکات لە ئەفریقیا ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێک و پێک بکرێ هەر ئەتوانیت بەس بە تەلەفۆنێک لێرەوە بۆ وڵاتێکی گەورەی وەک سین و لێش و بۆ سلێمانیان هەولێر و بگاتە دەستخاڵی مەبەستم گەیاندنی ئەمەوێت زیاتر ئیشارە لەسەر ئاسانی ئەو شتە بکەم ئەوەی کە هەیە دیارە من لە 2014ەوە وەکوتم نزیکی هەموو ساڵێک خۆی لە 100 قوتابیەدا لە گوندەکەمانە هەموو پێداویستەکانی قوتابخانە پێداویستەکانی قوتابیەکان و هەروەها پێداویستەکانی ئیدارە هەتا من باسم لە ئەوە کتێبی منهاج کردوتیان هەموو شتێکمان زۆرە چەند جارێکی تر باسم لەوە کردو ئەوەی پێڵێن یەکپۆشی زەی موحەد ئەوەی بە ئینگلیزی پێڵێن یونیفۆرم چۆن ئێمە بتوانین باوەڕتان بێ هەر زۆر کەمی تێچێ بەڵام چییە کاتێوێ چۆن قیاساتیەکەی بجلو کەلوپەلی ژانی بتوانانی بکڕی ئەمە بەس بۆ دەی بۆ گوندی عسکەر گوندەکەی خۆم لە 2014ەوە حسابی کە تقریبا لە 100 قوتابیەک تێ ئەپەڕێ بەڵام بەدەر ئەوەش بۆ چەند شوێنێکی تریش چەند خەڵکانێکی خۆتان ئاسایی تەکلیفیان کردو مەسەلەن من نەمزانیوە مەسەر بڵین نزیکەی 400 مناڵێکی شەیدمان لە ساڵی 2015 یارمەتی داوە وهروەها بەدەر لەوەش چەندین خەڵکی تریش هەبوو کە پەیوەندیان کردووە مەسەرەن ئەوانەی کە بەتابەتی شێرپەنجیان هەیە یان نامەوێت مەسەرەن بچمە زیاتر تەفاسیلەکانەوە چەند ئافرەتێک یان چەند مناڵێکی تالاسیما بەڵێ یارمەتیەکان ئەو بوون ئیشەڵا ئەگەر خۆی گەورە یارمەتی بکە بەڕاستی من بۆ خۆم ئەڵێم ئەم وەکو جارێکی تریش دووبارە یەکەمەوە بۆ هەموو هاوڵاتیانی کورد ئەوانەی کە لە هەندەرانن یعنی ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە چەند خزمەت بە میلەتەکەمان کردووە بەڵێ ئێمە هەمومان وەکو هاوڵاتی کە هەڵگری ناسنامەی دۆمی خەڵکی ئەو وڵاتین ئێمە کوردین ئەبێ بزانین میلەتەکەمان بچێ ئازارێکا بکە کە بەڕاستی ئەتوانین بڵین دروستکراویشە زۆر باشە زۆر باشە سپاس بۆ بەڕێز کاک ئیسماعیل حەسەن هاوڵاتیەکی ڕەوەندی کوردی لە ئوسترالیا سپاس بۆی کە لەم تەوەرەی بەرنامەیە زیاتر جەختت لەسەر کاری خۆبەخشی و خێرخوازی کردەوە بە تایبەتی بۆ خەڵکانی کە لە دەرێ وڵاتن و پێویستە چاویان لەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی هەرێمی کوردستان بێ سپاس بۆ دەرفەتێکە بێمەد بەخشی بینەرانی عزیز دیارە زانیاریەکمانەیە لەسەر گەورەترین بەنداوی جیهان با پێکەوە بینەری ئەو زانیاریە بین. گەورەترین بەنداوی جیهان بەنداوی سێ ئاراستە بە گەورەترین بەنداودا دەنرێت لە جیهاندا درێژەکەی 2335 مەترە و بەرزیەکەی 181 مەترە و پانی بنکەکەی 115 مەترە و پانی لووتکەکەی 40 مەترە توانای گلدانەوەی 39 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە 102 ملیۆن و 800 هەزار مەتر سێجا هەڵکەندنی تێدا کراوە 16 ملیۆن مەتر سێجا کۆنکرێتی تێدا بەکارهێنراوە ئەمەش بەسە بۆ دروستکردنی شەقامێکی چوارساییدی بە دەوری گۆی زەویدا بە ئەستوری 100 ملیم 360 هزار تەن ستیل ئاسنی تێدا بەکار هاتووە و ئەمەش بەسە بۆ دروستکردنی 33 تاوەری وەک ئیڤڵ توانای بەرهەمهێنانی 22500 مێگاوات وزەی کارەبای هەیە بەهۆی کۆکردنەوەی ئەو بڕە زۆرەی ئاو لە بەنداوەکاندا خولانەوەی زەوی بە بڕی 0.06 مایکرۆسێکەند خاو بۆتەوە. دەسەڵاتدارانی ئەمەش لەوەتەی هەن نەیانتوانیەوە بەنداوێ بۆ تەواوی ئەو سەرچاوەویانە دروست بکەن کە هەم دەڕژێنە نێو کوردستان هەمەم باراناوی کە ساڵانە بڕێکی زۆری لێ دەبارێ و تەنانەت هێندە چاوبرسی و چاوچنۆک بوون تەواوی پێداویستی بە شۆفڵ و ئاسنەکەی سەدی بێخمەشیان خوارد و لە نێوان خۆشیانەدا بەشیان کرد. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوێ هاتینە کۆتایی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ تا بە یەگەشتنەوەیەک تری لاڵقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.